ئەم کاتتان باش و سڵاتان لەبێ بینەرانی کەناڵی هیوا، من هیوا عومرم و لەگەڵ شەماڵ عەلی ڕاستەوخۆ لە کەناڵی هیوا لەگەڵتانین. لەم پرۆگرامە تایبەتدا گفتوگۆ لەبارەی دوو تەوەری دیاریکراوەکەین. لە تەوەری یەکەم گفتوگۆ لەبارەی ساڵیادی ڕاپەڕینی خەڵکی کوردستان دەکەین، واروە لە تەوەری دووەمدا گفتوگۆ لەبارەی بەردەوامی جەنگی داگیرکاری ئوکرانیا و لێکەوتەکانی وەروەها چەند تێگەیشتنەکان لەو بارەیەوە شەنوکەوەکەین لەگەڵ هاوڕێم شەماڵ عەلی. لە تەوەری یەکەمدا گفتوگۆ کەمان بە دیاریکراوی تایبەت دەبێت بە ساڵیادی ڕاپەڕین و بەردەوامی قەیرانە ناوخۆییەکان و هەروەها بابەتی دابەژنەکردنی موچەی فەرمانبەران. وەک دەزانین لەم ساڵدا 31 ساڵ تێپەر دەبێت بەسەر ڕاپەڕینە شکۆدارەکەی گەلی کوردستان. ڕاپەڕینێک دوای دەیان ساڵ لە سەرکوتی و کوشتاری و ئەنفال و چیمێبارانکردن و خاپڕکردنی سەرخان و ژێرخانی کوردستان هات لە سەردەستی گەورەترین ڕژێمی دیکتاتۆر کە ڕژێمی بەعسی دیکتاتۆری بوو. بەڵام دوای 31 ساڵ لە ڕاپەڕینی خەڵکی هەرێمی کوردستان لە دوای 31 ساڵ بە دۆخی قەیرانێکی گشتگیر گوزەرەکە. زۆر جار لە ئاسی جۆرا جۆرە قسە لەسەر دۆخی هەرێمی کوردستان نەکرێ، هەندێک جار چەمکی قەیرانی گشتگیر بۆ دۆخی هەرێمی کوردستان بەکاردێت. 31 ساڵ دەسەڵاتی دوو حزب و دوو بنەماڵە هەموو شتێکیان بۆ خۆیان برد. بە جۆرێک ئەمڕۆ کەم نین ئەو دەنگانەی خۆزگە بە سەردەمی بەعز دەخوازن. ئەمڕۆ لە کاتێکدا یادی ڕاپەڕین دەکەینەوە لە زۆربەی شار و شارۆچکەکانی سنووری سلێمانی و هەڵەبجە بە قەزا و نەحیەکان و ئیدارە سربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕین بایکۆتی دەوام لەلایەن بەشێکی مامۆستایان و فەرمانبەرانی دام و دەستگاکانی حکوومەت ڕاگەیاندرا بەهۆی دابەژنەکردنی موچە و بەردەوامی بێکاری و بەرزبوونەوەی هەژاری. ئێمە بە چه هەڵومەردێکە تێپەڕ دەبین؟ بۆچی دۆخەکە بەمڕۆ گەیشت؟ دۆخی نائومێدی چی لێ دەخوێندرێتەوە؟
ئەم ناڕەزایەتی ئێستا هەیە چ ناڕەزایەتیەکە بۆچی ئەم دەنگانە لە بەرزبوونەوەدان کە خۆزگە بە سەردەمی بەعز دەخوازن ئەم هەڵومەرجەی ئێمە داین هەڵومەرجێکی ئاساییە لە نێوان دەسەڵاتی ڕژێم و بەعس و 30 ساڵ دەسەڵاتی خۆماڵی ئێمە چۆن مامەڵە بکەین چۆن ئومێت بۆ ئەم ناڕەزایەتیە بۆ دۆخی ناومێدی بگەڕێنینەوە ئایا 30 ساڵ بۆ ئەزمونێک ساڵانێکی زۆرە یان ئەزمموی وڵاتانی تر لەبارەی گۆڕانکاریەکان چیمان پێ دەڵێن جارشتر سلااو ڕێست شەماڵ سلااوت لێبێ مانوو نەبی وادارم ئەمژی دەم کاتەوە باشیوە سلااوم بۆ بینەرانی کەناڵی هیوا هەیە خۆشحاڵم پێکەوە بەرنامەیشتر پێشکەشەکەین بە دیداری ئەو ئازیزاناگەینەوە دەست خۆش بە بۆ پێشەچیە زۆر سپاس من بەس ئەوەنم بیر نەچێکە بە بینەرانی عزیز بڵێم ئەم بەرنمەیە دوو بەشامە ئەم بەشە یەکەمیان سەبارەت بە ڕاپەڕینە بەشی دووەمیەچینە سەر جەنگی ئۆکرانیا من لاپەڕەکەی خۆم لە فیسبوک ڕامگەیانەوە بینەرانێک خوازیارن بەشدار بن لەگەڵمانە ئاگادارمان بکەنەوە کەمیشی تر لینکی ئەم ستۆدیۆ دانێ ئەو ئازیزانەی ئەیانوێ بێن سەبارەت بە مۆزوعی جەنگی ئۆکرانیا بەشدارمان بن نەتوانن لە ڕێگەی ئەو لینکەوە داخڵ بن بەڵام دیارە تەورەی یەکەمان سەبارەت بە ڕاپەڕینە شەما لەبەرەوە ئیشکالێک لە ڕێکلامەکە هەیە دەکرێت ئێمە ئەگە زووتریش دەست پێ بکەین بەڵام بینەران ئەوانەی دانەوێت کە بەشدار بن لە گفتوگۆکان لە سەعاتنەوە بەدواوە ئێمە بەشداریەکان وەربگرین بەڵام پێشتر ئێمە دەتوانین داخلی تەوەری دووەم بین شەما لەسەر تەوەری یەکەم حەزەکەم بە پرسیارێک دەست پێ بکەین تێگەیشتنی تۆ وەربگرن دواتر من لەو بارەیەوە گفتوگۆ ئەەکەم ئاین تێگەیشتنی خۆمەدەم پرسیارەکە لە کۆتایی پێشەچیەکە لەلام دروستبوویش ئەوەیە لە ڕاستیدا یعنی ئێمە زیاتر لە 30 ساڵ ئێمە دەسەڵاتی لەژێر دەسەڵاتی حزبی بەعز ئێمە ڕوبەڕووی دڕندانەترین جۆری چەسانەوە بە شۆڤینیترین و دکتاتۆریترین دەسەڵاتی سەردەم بینەوە وە ڕوبەڕووی ماڵوێرانی چیمیابارانکردن ڕاگواستن کەنیزەکردن تا ئەخیری بووینەوە بەڵام ئەم نەتەوەیە کە پێی دەوترێن نەتەوەی گەلی کوردستان هەرمایەوە و بەردەوام بوو ئەم مێژووە چکاری گەریەکی لەسەر شخصیەتی تاچی کوردیان کوردستانی هەیە لەسەر زاکیرەی لەسەر بنیادی لەسەر ڕوبەڕووبوونەوەی کەرەمکە من ڕاستی ینی هەنێک ئیسلاحاتە بەکارهێنا من ڕەنگە زۆر موافقان نەبم بە تایبەتی باسی ڕاپەڕینی شکۆداری خەڵکی کوردستانوانە زانی چۆنە من خۆم لە ڕاپەڕینا بەشدار بووم هیوە و بەڕاستی بە شانازیشەوە تا ئێستا من ئەوە یەکێکە لە ئەو لاپەڕانی یاخود ئەو کارانەی کە لە ژیانمان شانازیان پێوەکەم کە بەشداری ڕاپەڕینم کردو لە بەرامبەر ڕژێمی باسا قوربانیمانداوە مەسەلەن لە خێزان و لە کەسب و کار و لە ژیانی خۆمان و نزیکەکانمان و هاوڕێیانمان ئازیزترین هاوڕێیانمان لەدەستدا لە ڕاپەڕینە و دوایی لە مقاومەتی شارەکانە بەڵام هەر ئەو دەم جگەلەوەی کە من بە خۆشانێکی گرنگی ئەزانم بە مێژوویەکی گرنگی ئەزانم لە مێژووی خەڵکی کوردستانە و پێشم وایە دەبایە ببێ ئەوە ضرورەتێک بوو هاتە پێشەوە بەڵام کۆی کە ڕاپەڕینێکی شۆڕژێڕانە بوو زۆرمان لەسەر هەڵچنی بوو ئەوانە پاش ماوەیەکی زۆر کورت ئێمە بۆ نەتیجێ گەیشتین کەوا نییە یعنی ئێمە خەڵکانێکن ئێستا دیارە بەو ڕابردوواچنەوە قساکەنەوەوانە و پەشیمانی نیشانەدەن لەوەی کە ڕاپەڕێن و کە بەشداریان کرد و خۆزگە بەعز بمایە و بەعز لەمان باشتر بوو لەم بابەتە قسانەکە زۆرتر نیشانەی دەربڕینی داخ و ئەسەفوانێ لە دۆخی ئێستا لەوەی کە بیرکردنەوەیشی وایە نەبێت چونکەوان ئەگەر بیانهێنیتە سەر باری واقعی ئەوانە کەسیان ئەو ڕاستی قوبوڵ ناکەن یاوە قوبوڵ ناکەن کە بەعز بێتەوە با دووبارە بەعز دەسەڵاتدار بێتەوە بەڵام زۆرتر دەربڕینی تووڕەیی و ڕق و بێزاریە ملۆی کە قسەیەکی بێرکراوە زۆر ئین بێ بەڵام ئێمەمانان کە لەگەڵ ئەو ڕایانی و بە هیچ جۆرێکەوە بە زمانمانایە هەر تەنها
ماوەیەکی کوردوای ئەوەی کە ئەو خۆشانە جەماوەری ڕوویدا زانیمان کە ئەمە ئەو ڕاپەڕینە نییە کە ئێمە چاوەڕوانین ئەو جوڵانەوە جەماوەری شۆڕ جێرانەیە نییە کە بتوانێت هەڵ بۆ ڕێجدی بێنەوە ڕاستی زۆر ئومێدیشمان لەسەر هەڵ نەچنی بوو پێمان وا بوو کە ئایندێکی خراپێ بێ هەر بۆیە دواتر لاپەڕەکانی دواتری کە هاتە پێشەوە دروست بوونی بەرەی کوردستانی و حکومی بەرەی کوردستانی دواتر حتا حکوومەتی هەرێم و هەڵبژاردن و ئەوانە على طول الخط من و هەموو هاوڕێنی کە لە نزیکی من بوو ئەانە على طول الخط ئێمە معارض بن و پۆزیسیۆنی لاوەڵێن ڕۆژەوە بەڵام حقەتەکەشی لایەنێکی تری ئەو ناوەیە ئەوەی کە تۆ باست کرد کە چ کاریگەریی لەسەر کەسایەتی خەڵکی کوردستان داناوە بە مقایسەیەکی کەم لەگەڵەوەی کە ئێستا لە جنوبی عێراقا ڕووەدا ئەوانە ئەیبینی بەو ئاست بەرزیە بەو چاوەڕوان بەرزی کە خەڵکی کوردستان هەیەی لە ژیانی خۆی و لە ئازادی و لە یەکسانی و لە مافەکانی ئەوانە بۆ معلومە بێت کە ئەو ڕاپەڕینەوە وە دەرنانی حکوومەتی بەعز لە شارەکانی کوردستان و دواتر درێژەدان بەوە هەتا پاژەوەی کە فرسەتێک هاتە پێشەوە دووبارە طبعا ئەو بەشانە کەمتر باسەکرێ بە زۆرتر باسیەوە کرێکە دواتر یەکێتی و پارتی هاتنەوە شارەکانیان لە حکوومەتی بەعز پاکردەوە حقەتەکەی ئەوە بوو خەڵق قبوڵی نەکرد یەکێتی و پارتی مفاوەزاتیان نەکرد مفاوەزاتیان کرد لە دوای ئاواریە کە هاتنەوە بەڵام خەڵک دووبارە ڕژانە سەرجادەکان چەند ئیتیفازە بە دوایە کاکرا کە خەڵگەم جارە بە مقاومەتێکی بەردەوام لە بەرامبەر ڕژێمی بەعساوەستا بوو سەرنجام وای لێ هات کە ڕژێمی بەعز ناچار بوو کوردستان جێبێڵێ یعنی ئەمە کە ڕوویدا لە ڕاستیە ئێمە ئێستا کە تاوەقوعاتەکانی خەڵکی کوردستانە بینی پاشخانەکەی ئەوەیە ینی ئێمە لە کوردستانە کە ڕازین بەوەی کە سەرباری ئەوەی کە تۆ مقایسێکی لەگەڵ باقی شوێنەکانی تری عێراق هەم سەرچی بۆ شارێکی وەکو بەسرا کە چوارەوەی کوردستان نەوتی تیافرۆشرێت و نەوتی لێ دەرێنرێت و ئەلێرێ بۆ دەرەوەوانە بەڵام هیچ ئیمکاناتێک لە ڕەندەستانیەوە هیچ ئەمنیەتێک بۆ ژیان نییە تۆ معارزەی ئەم دەستە و تاقمانە بکەیت توانێت لە ماڵەوە لەگەڵ ژن و خێزان و مناڵەکە تا ئەو کوژن ینی لە ناو دەبن و هیچ خەدەماتێک پێشکەش ناکرێ هیچ هەتا بی ئەو ژینگەی بەسرە مەسەلەن شوێنێکی خراپتری لەوانەیە خراپترین ژینگەکانی دنیا بێ ئەمە ئەو مقایسە کە ئیتی بۆچی لە کوردستان وایە لێ وایەوە هێشتا ئێمە لە کوردستان بە حەقەوە دیارە حەقی خۆمانە و شتێکی زۆر باشەکەوای هێشتا قبوڵی ئەم دۆخە ناکەینەوەمانە بەڕاستی ڕێگەڕێژەکەی بۆ خەباتە گەڕێتەوە کە خەڵکی کوردستان کردوێتی و بۆ ئەو ڕۆژانە ژەگەڕێتەوە کە خەڵکی کوردستان بە ڕاپەڕینی خۆی ڕژێمی بەعسی بەدەستی بەتاڵ پەلاماری مۆگەکانی ڕژێمی باسیێدا بەڵێ یەکێتی هاتنەوە پارتی هاتنەوە چەشیان پێبوو کلاشین کۆفیان پێبوو هاتنەوە لەم ڕاپەڕینی خەڵکە بەشداریان کردووە یان کرد بەڵام بەڕاستی خەڵک بەدەستی بەتاڵەوە بە چەقۆوە بە دەمانچەوە بە کلاشین کۆفێک و معلوم نەبوو تەپاکەیان ناپەلاماری مۆڵگەکانی باسییانەوە باسییان پاکردوە لە کوردستانەوە حقیقەتێکە لە زاکیرە و لە یادەوەری هەمومانە ماوە و ئێمە کەس ناتوانێت کوردستان بڵێ حەقتان نییە ئێمە شۆڕشمان کرد نایەوە شۆڕشتان نەکرد خەڵک کردی واقعانەوە خەریک بوون جوازتان پیا کرد بە ئەترافی نەوشیروان خۆی جوازیان پیا کرد هەمویان بەتەمام بچن بۆ خارج هەمویان بەتەمام بوون لە کەمپەکانی ئێران کەوتبوون چاوەڕێی ڤیزە بوون بڕۆن هەموو ناوچەکە بەجێ بێن و ئاوارە بن بەڵام کاتێکە ڕاپەڕین کرا ئەوان لە سەرساسی ڕاپەڕینی خەڵک گەڕانەوە بوون بە حکومدار و دەسەڵاتدارە بەر بۆیە خەڵکی چاوەڕوانی ئەوەی هەیە کە ژیانی گوزەرانی باشتر بێ ئەمە لە یاداوەری ئێمە ماوە مێدەوارم جوای پرسیارەکە دەمابێت دەست خۆش شەماڵ لە ڕاستیە یعنی من لە هەموو دۆخێکە من پێم وایە کە ڕەنگە ئەگەر لەسەر هەند مستەلاح کۆک نەبی کە من باز لە ڕاپەڕینە شکۆدارەکەی گەلی کوردستانەکەم لە ڕاستیە یعنی بۆ مەفهومە نا لە ڕاستی ئەمە ڕاپەڕینی چەند هێزێکی سیاسی ڕاپەڕینی لە ڕاستیە ملی خەڵکی کوردستان بوو و لە نەتیجەی ڕەخساندنی هەڵومەرجێکی ذاتی و مەوزوعی و تەبعاً زۆر هۆکاری تریش کە هاتە پێش من پێم وایە یعنی ئەوەی تۆتت لەگەڵ ئەوە کۆکم لە ڕاستیە کە هۆکارەکان چین دوای دێنە سەر ئەم بابەتش بەڵام بێگومان یعنی دەسەڵاتی بەعز بە تایبەتی نزیکەی
نیو سەدا یان چارەگە سەدەیەک زیاتر کە گەلی کوردستان لەژێر دڕنداترین دیکتاتۆریەتی سەردەم ڕوبەڕووی ئەنواع و ئەشکال لە داپلۆسینەن و تەنانەت گەورەترین با بڵێن تاوان کە تاوانی نێودەوڵەتی و مەسلەی جینۆساید و چیمابارانکردنی خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان لە ڕاستی ڕوبەڕووی ئەم دۆخە بووە بێگومان ئەوە کاریگەری لەسەر زۆر لایەن لەباری دەرونی لەباری سایکۆلۆژی لەسەر شخصیەتی ئێمە کاریگەری زێدەهێڵێ و من پێم وایە هێشتا ئەو نەوەیە ماوە لە ژیان یعنی 30 ساڵ من پێم وایە مێژوویی درێژ نییە هێشتا ئەو لێکەوتەکانی هێشتا لە ڕاستی ئێمە بریندارەکانی چیمەبارانکردنی هەڵەبجە و ناوچەکانی تر هێشتا بریندارەکان تەنان لە ژیان ماون بۆیە من پێم وایە چەندین ساڵی تر و سەدەی تر لێکەوتەکانی لەسەر بنیادی کەسایەتی ئێمە لە ئاستی جۆرا و جۆرە تەنانەت لە فاکتی سیاسی و لەسەر حرکاتی ئیجتیماعیش لە کوردستانە دەبێ ئەمە دیوێشیانە لەسەر ئەگەر بینە سەر بابەتی ئەوەی کە ئێمە ئومێدی زۆرمان لەسەر هەڵچنی بوو یان ئومێدی کەمی لەسەر هەڵبچین لە ڕاستیە من پێم وایە ئەمە بابەتێکە یعنی من ئەم بابەتە ئەو بابەتەیە کە زۆر جار ئێمە پێمان وابێ لە نەتیجەی گۆڕانێکە یان ئێمە لە خەیاڵدانی خۆمان تەسەوڕێکی وامان دروست کرده بوو کە بەلادانی بەعەز ئێمە کۆمەلگایەکی میسالی دروستەکەین لانی کەمی عەدالەت و یەکسانی کۆمەڵایەتی خۆ ئەگەر بەپی ئەم تێگەیشتنیی ماتریالیستانی ئێمە سەیری شۆڕش و گۆڕانکاریەکان بکەین و سەیری ڕاپەڕینەکانی خەڵکی کوردستان بکەین لە ڕاستیە ڕاپەڕین بوو لادانی دەسەڵاتێکی دیکتاتۆری بوو و هەوڵی تێکردنی ئەزمونێکی تازەی دەسەڵاتی کوردی یان کوردستانی بوو ئەمە من پێم وایە دوو بابەتی جیاوازن یعنی کاتێک کە ئێمە لە ناوەخۆی کوردستانە یعنی دەسەڵاتی بەعەز هەر 30 ساڵ چەندێک شەماڵ بەردەوام بوو و دەسەڵاتی پارتی وێچێتی ژیان دوو بنەماڵە بە دیاریکراوی ئەمە 31 ساڵە بەردەوامە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئێستا ئێمە کە خەڵک ناڕازیان ئێمە ڕوبەڕی ئەم باردۆخە بینەوە هۆکارەکەی ڕاپەڕینی خەڵکی کوردستانە یان هۆکارەکەی هاتنە پێشی بارودۆخێکی تەواو جیاوازتر لە سەردەمی بەعسە من پێم وایە بە دوو مەنهەجیەت و بە دوو یعنی تێگەیشتنی تەواو ئێمە دەبێ مامەڵە لەگەڵ هەردوو دیاردەکە بکەین واتە بارودۆخی ئەمڕۆ ڕاستە یعنی ئەگەر لێکەوتەکانی تەنانەت لەسەر لە ڕووی سایکۆلۆژی بیرکردنەوەی خەڵکیشە ببینین ئێستاش ئێمە هیچ ماڵێک لە کوردستان نەبووە کە پێشمەرگەی نەبێ و بەشی زۆری خەڵکی کوردستان کە پێشمەرگە بوو لەو منتەڵەقەوە نەبوو لە ڕاستیە بێ پێشمەرگایەتیەکە پەیوەندی بەوە هەبێ کە بۆ ئەوەی کە کۆمەلگایەکی سۆسیالستی لە کوردستان دروست بکابێ ئێمە ڕاشکاوانە لە ڕاستی قسە بکەین پێشمەرگایەتێکە هاتنی خەڵک لە دەست دڕندەترین ڕژێما بوو و دەچۆ شاخەکانی کوردستان دۆخی خەباتەکە چۆن بوو تێکۆشانی سەدەیەکی نزیکەی سەدەیەکی خەباتی چەکداری کوردیان نیو سەدە زیاتر لە شەستەکانەوە بگرێت چۆن بوو ئەمە بابەتێکی ترە لە ڕاستیە یعنی خوێندنەوە بۆ شوناسی ئەم تێکۆشانە چەکداریە چۆنە ئەمە بابەتێکی ترە بابەتە ئەسلەکە من پێم وایە ئەوەیە کە ئەم تێکۆشانە لە ڕاستیە بەشێکی تری ئەوەیە کە مێژوو بە هیچ زۆرێک لە کۆمەلگان ناوەستێ و دەرس و پەندی زۆرە لە ڕاستیە ئایا بۆ ئێمەمانان ڕاپەڕین بە مەفهومێکی تر کۆتایی پێهاتووە ئێمە لە خەیاڵدانی خۆمان وا تێمانگەویست کە ئێمە یەکجار دەبی ڕاپەڕین یەکجار خۆپشاندان بکەین ئیتر دنیایکی شامی شەریف دروستەکەین من پێم وایە ئەمە پەیوەندی بەو سەقفی داوا یعنی هینی ئێمەەوە هەبووە بێگومان ئێمە بەیانی ئەم دەسەڵاتی کە ئێستا هەمومان زۆرینەی خەڵکی کوردستانیش لێ ناڕازیە دەسەڵاتی ئەم دوو هێزە سیاسیە بەیانی ئەگەر لە ڕێگەی هەڵبژاردن و هەر ڕێگایشتر بوو ئەم دوو دەسەڵاتە گۆڕانکاری بەسەرات بەمانای ئەوەی ئێمە دنیای شامی شەریف دروستەکەین بێگومان دیسان بەمانای ئەوە نییە واتە ئەگەر بەیانی ئێمە دەسەڵاتی پارتویەکێتی نەما قەیران ڕوبە ڕوومامین و جارێشتر ئێمە خۆزگە بە سەردەمی دەسەڵاتی پارتویەکێتی بخۆین عنی منطقەکە من پێم وانی ئەوان نییە تا کۆمەلگای چینایەتی ما بێگومان ململانێ و تێکۆشان و بەردەوامە بێ و جیاوازە چینایەتیەکان و چەسانەوەی ئینسان بەدەستی ئینسان بەردەوامە بێ ئەوە من پێم وایە مێژووی ئەم مێژووە یعنی شتێک نییە ئمە بڵێن خاڵێک دابێن لە کۆتایی ئەم مێژووە بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆچی ئێمە بە دیاریکراوی لە ڕاستیە
ڕوبەڕووی دۆخی جۆرێک لە ناومێدی بووینێتەوە. ئایا ئەم دۆخەی ئێستا هەیە دەکرێ ناوی لێبنی ناومێدی و ئەمە لە ڕاستیە ئەم پرسیارە یعنی دەتوانین ڕای بچێشین بە جۆرێکی تر ئەم دۆخی ناومێدیە دۆخێکی ئاساییە؟ ئایا ئەم دۆخی ناومێدیە پەیوەندی بەوەیە پەیوەندی بە شوناسی ئەم دەسەڵاتەوە هەیە پەیوەندی بە لێکەوتەکانی سەردەمی دەسەڵاتی 30 ساڵەی بەعسیەوەی و دواتر 30 ساڵی تریش دەسەڵاتی دوو هێزی سیاسی دێتە سەری وە پەیوەندی بە پێگەی ئێمەوە هەیە لە مێژوودا وەکو کورد کە تا چەند ئێمە لە ناو مێژووە جێگیر بووین و ڕۆڵمان نەبوو شەماڵ بیمان نەچێت کورد یعنی ئەم 30 ساڵەی لێ دەرکە ئەم 30 ساڵە ڕاستە ئیستقراریەتی سیاسی و نەفسی و کۆمەڵایەتی بەخۆیەوە نەبینیوە یعنی کۆمەلگایەک نەبوو نیشتە جێبێ ئەسڵان دەتوانێت کۆمەلگایەک بێ وەکو کۆمەڵڕائهین یعنی هەر جاری لە شوێنێک بووە بۆیە ئەمە یعنی لەبارەی ئەوەی کە ئەم دۆخە ناومێدیە بەرهەمی چییە من پێم وایە ئەمە دەکرێت بەشێک بێ لە گفتوگۆوە تێگەیشتنی جەنابیش لەم بارەیەوە چڕ بێتەوە بارحاڵ من دۆخی ناومێدەکە لەوا بینەوە کە زانی چۆن ئێمە هەر بە تەنها مۆزۆی ڕاپەڕین و بەرەنجامەکانی ڕاپەڕی نەبووە من باماژە بەوە بم کە هەندێک لە هاوڕیان لێرە پرسیاریان کردووە من شتێکم باس کرد بە نەبێتە جێگای هەڵە تێگەیشتن هاوڕە شەماڵ عادلسەلیم نووسیرەتی ئەڵێ جارە لە جوابی پرسیارە قسەکەی منایە لە بۆ لە کوردستان ئەمان هەیە بۆ کەسانی ڕەخناگرن حتمما ئەمان بە مانای ئەوە کە پێنە ماڵەوە بیان کوژدن لە تا ئێستا کەمتر شتی وا ڕوویداە ڕوویداوە لە ڕابردووە وەڵام دەستی ژیراوە تا هاوڕێ دیوار لەگەڵ من ئایا و لە هەولێرە و ئۆپۆزیسیۆنە معارزە و ڕەخنە ژەگرێ و بە هێرمیش لە ماڵی خوایە بە ئارامی لە ماڵی خۆیان وێ بەو دەرەجەیە ناتوانین با من نەڵێم کوردستان باشترە لە جنوب بەڵێم جنوب خراپترە لە کوردستان لە کوردستانش دیارە سەرکوت هەیە بەڵام باسەکە فەرقی هەیە لە کاتی ڕاپەڕینەکانی ئۆکتۆبەرە میلیشیەکانی ئەو تاقمە ئیسلامیانە چوونە ناو ماڵەکانەوە لە ناو شاری بەسرە لە ناو ماڵەکەیە بەگول لە کەسەکەیاندا بێژەوەیان کوش هاوڕێمەیان کوش هاوڕێک کە ئەمان ناسییان خەڵکانێک کە لەوێ ئەمان ناسین و تێکەڵ بوون لەگەڵ سیاست و ئەوانەیە ئەو کارانیان بەسەرا هاتوانە دواتریژە هەموو کوشتارە لە کاتی خۆپیشاندانەکانە و لە کاتینەکان دواترەوانە کە ئێستا ڕایان کردو لە جیانی خوانە ترسن لە شوێنە بیانگرن اختیاریانەکەن تیرۆریانەکەن بەو دەرەجەیە لە کوردستان ئەمەمان نەدیوە گەرچی زیندانی کراوە خەڵک لەسەر ڕەخنا گیرەیە زیندانیە کرێت چەندی ساڵەوانە بەڵام دۆخەکە توانین بڵێن لەوێ خراپترە باسیەوە بکەین من دەمێ ئاماژە بۆ بکەم ئەگەر هاوڕە شەماڵ و یان هاوڕێ بڕوا و هاوڕێ کەریم وەرهاوکە لەسەر خەت لە ڕاستیە ئەدەیانەوێ داخلی بەرنامەکە بکەن دەتوانی شەماڵ لینکەکە دابێن پێشتر ئەینەرمۆژارێکی تر ئەتوان کلیچی بکەن و بێنە ناوە زۆر خۆشحاڵە بین بەشداریان لەگەڵمان بەردەوام بێڵەمەند دەکەن شەماڵ بیرت نەچێت تێگەیشتنی خۆت هاوڕێ بەڵێ پرسیارەکە بخوێنەرەوە بڕوا من کەمێک دەخوازم وەک پرسیارێک ئاراستەی تۆ کاک شەماڵی بکەم کە داخۆ هەز ناکەن بە ئەزمونێکی تراوماتیکی و زۆرێک لە دەرونیش چونکە زۆر دڕندانە بوون دیمەنەکانی بۆ ئێمەیەک و کە هێشتا منداڵ بووین نەبووین بە 18 ساڵ و دەمویست ئاوارە بووین و زۆرشتی تریش بەحاڵ حتمما هیچ ڕاپەڕینێکی ئاوا چەکدارانە و ئەوانە خاڵی نییە من نەزانم ئەو دیمەنانەی کە بڕوا باسێکە باسی چیەکە باسی ئەم نەسوورەکەی سلێمانیە کا باسی ئەو کوشتارە کە باسی ئەو ئاوارەیەکە کە خەڵک تین و بوو خەڵک برسی بوو و خەڵک بە ژمارەی زۆر ئاواری سنوورەکان بوو ئەوانە هەموو تەبعاً ئەزمونێکی تراوماتیکیە بەڵام ئەو تراومایە بە تەنها لایەنێکی ئەو جۆش و خۆشە بوو ینی منەوانەی کە دیلمێتەوە بڵێت بازێک دیمەن هەیە لە بەرچاوم لە ناچن بەڵام لامان کاتا دیمەنی ڕاپەڕین و دیمەنی بەرەنگاربوونەوەی خەڵک و دیمەنی ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی بەعسوانەشم لە یاد لا ناچن ئەو دیمەنانەش ناسەڕێنەوە بەرحاڵ من وازانم کە
بگەڕێنەوە سەر پرسیارەکەی تۆ هیوا لەسەر مۆزۆی ئەو من سەرەتایەک شت بڵێم لەسەر باسی ڕاپەڕین بەڵێم ڕاپەڕینی شۆڕ جەبانە نەبوو بۆ ئیسلاحی تۆ وەسفی ناکەم منوتم دووبارەکەوە ضرورەتێک ینی فرۆشانێکی جەماوەری بوو خەڵک تووڕە بوو لە بەعزوات و زۆر بەرحەق و زۆر ئەوە بوو بەڵام قسەکردن لەسەرەوەی کە ئینتیزارات و چاوەڕوانەکانمان لێچی بۆوانە نایتوانی بەو ئەندازەیە زۆر بێتەوە ئەوانە کە تووشی ناومێدیمان بکە ڕەنگە بەشێک لە ناومێدەکان ئەنجامی ئەوە بێکە خەڵک چاوەڕوانی زۆری لەسەر هەڵچنی بوو لەسەر ئەو ئینەکە ئەمەش پەیوەندی بە و باسی تۆ هەیە لەسەر ناومێدی ئێمە خەڵک خۆشە خەڵک باسی وە دەرنا لە شارەکان ئەتوانی وا نەبێت توانی بەعز بێتەوە دواتر وە دابنیشەوە قبوڵی بکە بەڵام قبوڵی نەکردووە دووبارە خەباتی کرد دووبارە هەوڵی دەکا بەعز لە کوردستان وە دەرنێ ئەمە بۆ خۆی شتێکی پۆزتیڤ و ئیجابی بوو مقاومەتێک کە خەڵک ئەیکە هەمیشە بەرحەقە مقاومەتی خەڵکی کوردستان لە بەرامبەر داژیکەرانە هەمیشە بەرحەقە ئەجا پارتی ویچێتی هەبن یان نەبن ناسیۆنالیزمی کورد و کوردایەتی هەبوو بێیان نەبوو بێ ئەم مقاومەتە بەرحەقەوە هەمیشە بێ لەگەڵ یابی وەکو کەسێکی ئازادی خوازە کەسێکی چەبلانی کەبی ئازادی خوازی تۆەوەی کە لەگەڵ ئەمە یابی بەڵام ئەوەی کە لە سەروبەندێکا کە ئەمریکا هاتبوو عێراقی بۆمبارانە کردو ئەو دۆخە و ئەو گەمار و ئابووری سەپاند بوو ئەو دۆخەنا لەبارەی خۆڵقاند بوو تۆ پێ دوا بێ ڕاپەڕێکی لەم بابەتە توانێ مەسەلەن دۆخێکی باشتر یاخود لانی کە مەسەلەن هەنگایەک نزیکترت خاتەوە لە ئاوات و ئامانجەکانە من پێما بێ ئەوە کە ئەو تەقیمە دروست دەبوو یا مەسەلەن چۆن بۆ نمونە بڵێن ئەم ڕاپەڕینە ئێمە خستە دۆخێکی شۆڕە جێرانەوە کافێ لەوەی کەوا هێست دۆکێک بۆ بڕ شۆڕشی تر پێ زۆر کەس وان یان وا بوو ئەو لە سەردەما ئێمە بەشێک بەشێکی گەورە لە چەپی ڕادیکاڵ ئەو دەم ئەم تەقیمەی لەسەر ڕاپەڕی بۆ کەنە خێوانی ئەمە یان بەشێکی شەماڵ لێرە بمبورە یعنی هین دەکەم بەشێکی پەیوەندی بەو تەسەوڕە هەیەکە لەناو دنیابینی بەشێک لە چەپەیە یان شۆڕشی کرێکاری و دنیای سۆسیالیستی یعنی دنیایکی سۆسیالیستی و یان هیچ لە ڕاستیە ئەزای وان نییە یا هیچ بەڵام ئەزایکی باسەکە لەسەر ئەوە بوو ئەو دەم ئایا ئەمەی کە ئێمە کردمان لە ئازاری بڵین نەوەتویەکە ئایا ئەمە زەمینە ساز بووە بۆی کەوا جەماوەریە گرتوانەتر وە هوشیارانەتر بەرەو مافەکانی خۆی بچێەوەوانە ئێمە ئەو دەموتمان نامەیتر لە قۆناغێکا بەرحەقە بەرامبەر بە دەسەڵاتی بەسەوانە و ئێمە لی پەشیمانی لەوەی کە بەشدار بوویتیایە بەڵام لە لایەکی ترەوەی مە پێمان وانە ئەمە بتوانێ زەمینە سازی ئەو بێ خەڵک وشارتر بێت و خەڵک وشارتر نەبوو بەداخەوە لە دوای ڕاپەڕینەوە خەڵک تووشی دەرگیری کوردایەتی بوو کوردایەتی مشکی هەمووانی خوارد یعنی ئەمە هەموو هەڵپەرچەیە بۆ حکوومەتی یەکگرتووی یەکێتی و پارتی و هەموو هەڵپەرچیەوە هەموو پەڕۆڕاوەشان نەدواتر بۆ یەکێتی و پارتی و ئەو هەموو بەشداریکردن لە شەڕی ناوخۆی و قوربانیکردنی ڕۆڵەکانمان لە شەڕی ناوخۆی لە شەڕی بینی یەکێتی و پارتی هەموومانی نیشانی دەکات خەڵک ئەو وشار نەبوو بۆ کە بتوانێت بکات بەڵام دووبارە باسەکە لەسەر ئەوەیە کە شتەکان ئاوا ڕەش و سپیرین مەسەلەن ئایا زەربی بەسەرابێنین ڕاپەڕین یا بڵێن سەح و هەموو شتێکی تەواو و ئەوانە و بی تەقدیسی بکەین نەبێ هەڵی سەنگێنین بیناسی یعنی جوانبی زۆر بە زۆرە جوانبی جۆر بە جۆری زۆرە وەزانکی ڕووداوێکی وە کە کۆمەلگا ئەهەژێنێ ئەبێ لە بوعدا فراوانەکەیە تۆ سەیری بکەیت ئەوانە ئەمێ جەماوەریکی چەند ملیۆنی لە دۆخێکی دیاریکراوە ڕائەپەڕێ دەسەڵاتێکە بە ئاگر و ئاسن معاملی سادەتری خواستەکانی خەڵکی کردووانە و وەڵامی پێدایە و بە کێبڵ لەسەر جادە دارکاریە کردیار داوای ئەو کردای بوو تا بۆ نمونە ناڕازیم لەسەر فڵانشت ئەم دەسەڵاتە لە ماوەیەکی کورتە هەرس دێنێ بارین ئەمە بۆ خۆی ڕووداوێکی گەورەی کۆمەڵایەتی ئینسان پێویستی بەوەیە کە تۆزێ دقیقتر لی وەربێتەوە لایەنەکانی بناسێ ناتوانین بەوەی کە ئامە ڕاپەڕینێکی شکۆداری جەماوەری بوو یاخود بۆی کەوا هیچ نەبوو ڕاپەڕین نەبوو خۆزگە نەمان کردا ئەوە مامەڵی لەگەڵا بکە ئەمە بەشێکە لە بێژووی ئێمە جوانبی پۆزیتیڤە جوانبی هی زۆرە بێ مۆزوعانە هەڵی سەنگێنی من لەسەر یەک تعلیقێکی کوردم شەماڵ لە ڕاستیە بابەتی وشیاری خەڵک و ئەمانە یعنی من پێم وایە ئایا خەڵک ئەو ئێستاش یعنی بوو بە هەنگاوێک بە وشیاری خەڵک و ئەمانە من پێم وایە یعنی قیاسکردنی هۆشیاری مەسەلەی گۆڕانکاری کۆمەڵایەتی و سیاسی لە فکری کۆمەلگا لە ڕاستیە یعنی زۆر بە ئاسایی ناتوانین ئێماینی بکەین بەڵام ئەگەر من پێم وایە ئێستا
سەیری چەند نمونەیەک بکەین لەو بزوتنەوە کۆمەڵایەتی کە لە کوردستانەیە و لەوەی کە لە سەردەمی شەڕی ناوەخۆش دژ بە شەڕی ناوەخۆ دروست بوو و دواتر لە خۆپشاندانە یەک بە دوایەکەکان دواتر کە هەر زمینەیەکی بۆ گونجا بوو ئێستا سەری کێشا بوو ببێ بە بزوتنەوەیکی کۆمەڵایەتی کە لە ڕاستیدا یعنی زۆرینەی خەڵکی کوردستان پێک دێنێ. ئەمە لە بارودۆخێکا بوو کە لە ڕاستی ئێمە دەزانین دوو هێزی سیاسی تەیە احتیکاری هەموو سەرچاوەکانی تەنانەت بژێوی ژیانی خەڵکیشیان کردووە و خەڵکیان خستۆتە دۆخێکە لە ڕاستیە کە ئەمە خەڵک تازە یعنی تا ئێشتا ئێمە 30 ساڵە بێ ئێمە لە سەردەمێکی شەکەت و ماندیبوونێکی دوور و درێژ لە قوربانی دژ بە ڕژێمی بەعس ئێمە تووشی جۆرێک لە گیرسانەوە بین. ئەمە لە ڕاستیە جارێکی تۆ دوای ئەم مێژووە دوور و درێژە دەست پێ بکەوە. من پێم وایە ئەم دەستپێکردنەوەش بینیمان ئەوەی پێی دەوترێت ستێپ بای ستێپ بوو لە ڕاستی، یعنی هەنگاو بە هەنگاو بوو سەرەتا و تەسەوڕەی وا بوو ئەوان ئەم دنیاە گۆڕانکاریەکی وا دەکەن ئەم دەسەڵاتە دەتوانێت چی بۆ کۆمەلگا بێنێ. بەشێک لە خەڵک لە ڕاستیە دەنجیان بۆ دوو هێزە سیاسەدا، بەڵام ئەگەر سەیری تەواوی هەڵبژاردنەکانی داهاتوی یعنی هەڵبژاردنەکانی تر بکەی لە کوردستان بە دوایین هەڵبژاردنیشەوە ئێمە زۆر بەڕوونی تێدەگەین کە وشیاریەکی جۆرا و جۆر لە ڕاستیە و لە ئاستی زۆرینەی خەڵکی کوردستان بایکۆتی ئەم دەسەڵاتە دەکا و دەنجی پێنادا بێگومان ئەوەش بەرئەنجامی وشیاربوونەوەیە. بێمە سەر پرسیارەکە لە ڕاستیە کە بۆچی ئێمە بە دۆخێکی زۆرێک لە ناومێدیدا گوزەرەکەین. هەرچەنە من پێش ئەوە قسە لەسەر دۆخی ناومێدی بکەم شەماڵ، من پێم وایە لە هەموو حاڵەتێکە لە دۆخی ناومێدیە یعنی دۆخی ناومێدی دۆخێکی مەنگ نییە، دۆخێکی وەستاو نییە، ساتە وەختێکی مێژووی نییە کەوا تەماشای بکەین هەموو شتەکان کۆتایی هاتبێ و کۆتایی بە پێکەوانەوە هەز دەکەم خەلەلێکی تەکنیکی دەنگێک دێ پێم وایە لای تۆیە ئەگەر دەنجی وەکو خشەخشی هەوا شتێک دەنجی باێت ئەمە میوتت کرد نەما کەواتە با بڵێن خەلەلێکی فەنی هەیە لە لای تۆیە. بۆیە من پێم وایە یعنی بەشێکی پەیوەندی بەوەیە بەشی ینی ئەم دۆخە یعنی دۆخی ناومێ هەندێک جار ئومێت لە دۆخی ناومێدیە لە ڕاستیە لە دایکە بێ و ئەم دۆخی کوردستان تەنیا ناتوانین دیوە ناومێدیەکەی بینواتە ئەگەر دۆخێکی ناومێدی بێ بەڵام لە پاڵەوە خەڵک دانەنیشتووە. ئەمڕۆ لە کاتێکە 31 ساڵ بەسەر ڕاپەڕنی خەڵکی کوردستان تێ ئەپەڕێ لە زۆربەی شار و سارۆچکەکان لە سلێمانی لە هەڵەبجا لە گەرمیان لە ڕاپەڕین لە سەی سایق لە کفری لە کەلار لە زۆربەی ئەم شوێنانە خۆپشاندان و ناڕەزایەتی و بایکۆتی خەڵک دەستی پێکرد لە کاتێککە ئێمە دەزانین مێژووی ناڕەزایەتیەکان لە کوردستان زۆر جار بەچی کۆتاییاتەوە دەسەڵات چۆن ڕوبەڕی بۆتەوە. هێشتا زیندانیەکانی کوردستان هێشتا خەڵکی بادینان و چەندین خەڵکی بادینان لە زیندانیەکانی کوردستان لەسەر ئازادی ڕادەڕیم و لەسەر خۆپشاندان. هێستا خۆپشاندەرانی سەی سایق و ناوچەکانی تر لە زیندانەکان لە سنووری سلێمانی لەسەر خۆپشاندان و ناڕەزایەتی. بۆیە ئەم دۆخە لە ڕاستیە یعنی دۆخێک نەبووە ئێمە بە دۆخێکی با بڵێن مەنگ سەیری بکەین و دۆخێکی وەستا و سەیری بکەین بە بەردەوام لە هەڵبەزین و دابەزی نابووە. یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بە تێگەیشتنی من کەوای کرد زۆرێک لە ناومێدی هەبێ ئەویش ئەم تایپە لە ژیانی حزبایەتیە. واتە ئێمە ئەمڕۆ لە کوردستانە لە کاتێکە قەیرانی ئابووری دارایی قەیرانی سیاسی هەیە ئێمە لە ڕاستیە ئێمە تەنیا دەست و پەنجە لەگەم قەیرانانە نەرم ناکەین لە ڕاستیە ئێمە دەست و پەنجە لەگە قەیرانی ژیانی حزبی لە ڕاستیە و چەمچی حزبایەتی لە کوردستانە نەرم دەکەین. دوێنێ پێرێ بە ناوی حزبەکە نێنم حزبی سۆسیالیست کۆنگرەی کردیە کاکە حەمە بۆ چەندەمین جاری تر هەڵە بژێرێتەوە برایەکەشی دەبێ بە دەیکا بە جێگری خۆی. ئەمە ناوی حزبی سۆسیالیستی کوردستانە و حزبێکی چاپیشتر لەم ڕۆژانە کۆنگرە دەکا جارێکی تر یعنی ناڕەزایەتی دروستە بێ. دوێنێ پێرێ
حزبە چەپەکانی تر کۆنگرە دەکەن، یعنی مەبەستم نەک ڕازڵ ئەمە پەیوەندی بە چیەوەیە، یعنی کۆی ژیانی سیاسی ئێمە لە بەردەم قەیرانێکی گەورەدایە. بەداخەوە ئەم مۆدێلە لە کاری حزبایەتی من پێم وایە خەڵک باشە زانیە دەسەڵاتی پارتی و یەکێتی ینی شەرعیەتی ملی دوای 31 ساڵ لە ڕاپەڕین شەرعیەتی ملی ئەمان نەماوە، ئەمە نەتیجەی ئەو ئیسفتا و ئەم ئیسبیان و ئەم خۆ باڵێن داتایەکانە کە لە هەڵبژارنەکانە دەیبینێن، بەڵام دروست نەبوونی بەدیل و ئەوان کاتێ تووشی فەساد و گەندەڵی بوون هاتن مۆدێلی حزبەکانی تریش لەسەرەوەڕا لە ڕاستیە تووشی جۆلێک لە گەندەڵی و لە فەساد و خزانیان بۆ ناو گەندەڵی بوون و ئێستا گەورەترین ئیشیان لە ماوەی بە تایبەتی 10 ساڵی ڕابردوو ئەوە بووە کە بەدیل بوو ئەوان دروست نەبێ و دۆخی مانەوەی ئەوان لە ڕاستیە پەیوەندیدارە بە دۆخی بەردەوامی بەدیل بۆ ئەوان و ئەمەش من پێم وایە چێکە لەو بابەتانەی کە ئەمڕۆ حرەکەی چەپ لە کوردستانە بزوتنەوەی چەپ لە ڕاستیە یەکێک لە بەرپرسیارەتەکانی بەردەکەوێت کە تا چەند توانیوێتی ئەوەی ئەم بزوتنەوە چەپەی کە پێشتر لە شاخ بوو ئەوەی کە لە دوای ڕاپەڕین دروست بوو توانی فێری تێکۆشانی شار بێ و فێری ململانێ بێ بەشێک لە چەپی شەماڵ لە بیرمان نەچێ بەو زەهنیەتە پێیوا بوو کە تەبعاً شەرف ئەمە جێگای شانازیە کە بەشێک لە چەپ لە تێکۆشانی شاخە مشارەکەی کرد لە ڕوبەڕووبوونەوەی پلانی ئیمپرالیزمی جیهانی لە تێکۆشان بۆ ئەنفال نەکردنی خەڵک، بەڵام بەشێک لەو چەپەش لە خەیاڵدانی خۆی پێی وابوو کە ئیترها یان لە زیندانەکان بوو کە هاتەوە شار سەردەمی ئیسراحەت و پاڵدانەوە وەرگرتنی ئیمتیازە ئیتر سەردەمی تێکۆشان کۆتایی پیاد لە ڕاستیە. یعنی ئێستا ئەم تێگەیشتین لای کۆمەلگایە ئەم تێگەیشتە ڕیشەی خۆی هەیە دنیایەکی خەیاڵیمان دروست کرد بوو ئەگەر ڕژێمی بەعز نەمێنێ دنیای شامی شەریف دروستە بێ لە ڕاستیە وانە بوو. بۆیە من پێم وایە لە چەندین لایەنەوە ئێمە پێویستمان بە گفتوگۆیە لە هەمان حاڵەتە شەماڵ بیرمان نەچێ ئەم بزوتنەوە کۆمەڵایەتی کە ئەمڕۆ لە کوردستانە دروست بووە بزوتنەوەیە کە زیندوێتەکەی لەوەدایە لە ڕاستیە بە دوای هێزێکە ئەگەڕێکە یعنی پاڵپشتی بکە و ببێ بە نمایندەی دوێنێ پێرێ ئەگەر ئێمە حرەکەیەکی سیاسی دروست بوو لە کۆتا لە 2000ەکانە مەبەستم لە حرەکەی گۆڕانە ئێمە بینیمان لە نەتیجەی ئەو هەڵە سیاسیە گەورانەی کردی یعنی خۆشی ڕوبەڕووی چبار و دۆخێک بووە دوای ئەوە تر حرەکەی تر دروستە بێ یعنی ئەم حرەکەیە ڕۆژێک لە جادەیە ڕۆژێک لە سوسیال میدیایە ڕۆژێک لە کاتی هەڵبژاردنە هەر کاتێک دەرفەتی بۆ دروست بێ لە ڕاستیە نمایشی خۆیەکە. ئەگەر ئێمە سیر بکەین لە دوایین لێدوانە ئەگەر کات دەدەمە تو شەماڵ دوای ئەم قسەیە دوایین لێدوانی سەرۆکی حکومەت تەمەشا بکەین لە ڕاستیە ئەویش ئەوەیە کە لە ساڵ یادی ڕاپەڕینە باسی ئەوە دەکا کە خەڵکی کوردستان پێویستە داوای مافەکانی خۆی بکە یعنی دەیەوێ بڵێتن چی لێرە لە پەیامەکەی کە لە پرێس کۆنفرانسەکەی دەیەوێ بڵێ تەرکی یعنی ئەوەی ئێستا کە موچە دابەش ناکرێت گەندەڵی هەیە دوو دەسەڵاتی ئۆلیگارشی هێز و پارە و احتیکاری هەموو شتیان کردووە تەرکیزی کۆمەلگا لا بە خەڵکی کوردستان بەرامبەر مالیکی ڕاپەڕن ئەمە پەیوەندی بە دەسەڵاتی دوو بنەماڵەوە نیە لە ڕاستیە ئەم دەوێت ئەم قسەی لەسەر کۆمەلگا بکە تەبعاً ئەوە بەمانەی ئەوە نییە من پێم وان نەبێ یعنی بەمانەی ئەوە نییە من پێم وابێ دەسەڵاتی هین کازمی باشترە لەمان یان لە بەغا دنیای شامی شەریفە یان بەغا با بڵێن نایوێ ئەزمموی هەرێمی کوردستان لە ناوبە یان دەسەڵاتێکی با بڵێن دیموکراسی ترە بەم مەفهومە مەبەستمەوەیە کاتێ ئەو دەیەوێ ئێستا ئیعلامێکی گەورەی لەبەردەسایە دەیەوێت تەنانەت ئێستا لە ساڵیادی ڕاپەڕین کە ئێستا یعنی چرکەساتێکی زۆر گرینگە جۆرێکە لە گەڕانەوەی با بڵێن ئەو نۆستالژیایی کە لە ڕابردووە بۆ خەڵک جارێشتر خۆپشاندانەکە ئەو ترسی لێ دەنیشێ دەیە خەڵک دەیە تەرکیزی خەڵک بکە بەرامبەر بەغا ڕاپەڕەنەک بەرامبەر من لە ڕاستیە من کاتی خۆی لە وتارێکی نووسی من پێم وایە بەشی زۆری کێشەکانی کوردستان پەیوەندی بە ناوە خۆی کوردستانە و من پێم وایە بارودۆخی کوردستان سەردەمی گۆڕانکاری جەوهری هاتووە بەڵام بە عەقڵیەتی کوشتنی بەدیل بە عەقڵەتی چاوسورکردنەوە بە ئیجراعاتی ئەمنی ڕەنگە ئەمە تەعجیل ببێ لە کوردستانە من وابیرەکەمەوە لە ڕاستیە بەڵام تەعجیلە بێ بەڵام ناتوان لە ڕاستیە کۆتایی بە گۆڕانکاری
لە کوردستانە بێنن. جار من لە تەلەفۆنەکەش پێم وتی برادێکمان شتێکی نووسی بوو لەسەر ئەوەی کە پێویستە خەڵک ڕاپەڕین بکاتن، خەڵک خۆپشاندان بکە، یعنی جگە لە کرێکارانی ژینگە پارێزی، مامۆستایان و فەرمانبەرانیش لە یەکێ لە ڕۆژنامەی ئەم دوو دەسەڵاتە بە نەوعێک وەڵامی دراوەتەوە، هەوڵی شکاندنی کارکتەری داوە. یعنی من لەو کاتە ئەمە لە ڕاستی خەریکی نووسین و تارێکی لەسەر، یعنی بیرمە کردەوە ئەم فاشیزما لە ناو بەشێک لە دام و دەستگاکان کە هەمومان دەزانین ئەم دام و دەستگایانە چۆن بۆنی نەوتیان لە دێ لە ڕێگای ئابووری ڕێگیەوە خەریکی چاواشەکاین لە کۆمەلگا. یعنی مەبەستم ئەمە دیمەنە گشتەکەیە. دەنگت میوتە شەمەڵ. دەنگم دێستەوە نیە دەستە خۆش بێ هیوە. من ڕاستی ئەزانین چۆن ئێمە باسی ڕاپەڕین و باسی بەرەنگاربوونەوەی جەماوەری بۆ ئەمڕۆ گرنگە و ئەمە بێ ئەم مەسەلەیە ینی بکەینە بەشێک لەو شێواز و مامەڵانی کە ئێمە توانین مامەڵی دۆخی ئێستاشی پێ بکەین. ینی ئێمە پێویستمان بەوەیە کە لە ڕابردووی خۆمان ببینین و ڕابردووی خۆمان هەڵبسەنگێنین و بزانین کە چیمان لە ڕابردووە کردووە بۆی دەست و پەندی لێوەرگرین بۆ داهاتوو. زانیی مواجهەیە کە کراوە خەڵک کردوێتی لەگەڵینە عادەتەن جۆرێک لە ناومێدەکانەوانی کە بەڕاستی بەشێک ئەمە دەسەڵات بۆ خۆشی برەی پێدا. ینی من نەزانم لەگەڵ ئەوەی کە ڕێزم هەیە بۆ احساس و شعوری بەعزێکە وازیان هێنا و تەسلیم بوون و جۆرێکیش ینی باوا بڵێم فرسەتیان هەیە تەسلیم بن، چونکە خەڵک کە دیفاع و داگۆچی لە نانی سەر سفرێ مناڵەکانی بکە فرسەتی تەسلیم بوونی نییە. بە جۆرە لە جۆرەکان خەباتی هەر بووەکە بەتر بە شێوەی فەردی کە بینی حەلی بۆ ناکرێتوانە دەزیاتە حەلی جەماعی. بەڵام بەشێک بڵین لەو فرسەتە بەهرەمەندن کە بتوانن بێ ئومێد بن. بەڵام لە هەمان کاتە کەسانێکی کەش هەن و پێما بە ناوەندەکانی دەسەڵات بخۆیان پێیان خۆشەکە ئەم جۆرە ناومێدێ لە ناو خەڵکە بچێنن کە ڕاپەڕین و یاخود بەرەنگاربوونەوە و یا هەر شێوازێکی تری خەباتی جەماوەری لە بەرامبەریانە ئیتر بەرهەمی پێشەوانەی ئەبێ مەسەن سەیری سووریاکان، سەیری لیبیاکان، سەیری یەمەنکەن، چی بەدی هات لە بەهاری عەرەبی، چیان کرد لە مەسەلەن لە عێراق کە مزاهرەیان کرد، خۆ پیشاندانیان کرد، کوا چ دەستکەوتێکیان بەدەستێنەوە. هەمیشە ئەتوانن ئەمانەمان بێنەوە یاد بۆی بڵێن دەیتر تەسلیم بن، پێویست ناکە خەباتکردن و بەرەنگاربوونەوە دروست نییە. من دیارە هەرگیز لەوانە نیم، بەڵام پێم وایە کە خودی ئەو ڕەوتەی کە پێمە بردووانێتە پێشەوە بێ نیشانمان بدا کە بەبێ ڕێخستن، بەبێ ئەوەی کە تۆ خۆت ئامادە بکەیت و خۆت ڕێکخراوکەیت و بتوانی کارێک بکەیت کە ئەگەر دەستکەوتە بەدەستێنان دەستکەوتەکانی بپارێزی. ڕاپەڕین لە خودی خوا بێ بەکردەوەیەکی زۆر ڕەتفیعلانە، یعنی بەس تەنها ئەوەی کە بە بەشێک وەکو هاوارکردنێک خوێنی هیچ بنیاد نانیت. ئەزانی ئێستا مشکلە ئێمە لە کوردستانە بەڕاستی من بۆ خۆم دەمێک ساڵە ئاوا بیرەکەمەوە. مشکلە ئێمە لە کوردستانە زۆرتر بنیادنانە تا ڕووخاندن. یعنی ئێمە پێویستمان بە بنیادنانی دام و دەستگاکان هەیە و بنیادنانی بڵین دەسەڵاتی داهاتوو هەیە و بنیادنانی مؤسسات هەیە، بنیادنانی دۆخێک هەیە کە مافەکانی تیا پارێزراوە بێت، چونکە ڕووخاندنی ئەمەی کە هەیە بە تەنها نابێ بە هیچ بەڕاستی. ینی من لەو بابەتەوە پرسیارێک هاتووە ئەگەر وەڵامی دیتەوە دواتر منش تێگەیشتنی خۆمەدەم بۆ هەردووکمان. هاوڕەمەحەدین پرسیارێکی کردووە، دەڵێ ئەمە ڕوونە پرسیارەکە لای تۆ لای بینەرانیش ڕۆوانەی خوێنمەوە. بەڵێ باسی کفریەکە لە دەواازەی ڕاپەڕین ئاڵای عێراق بەرز دەکرێتەوە بەبەستی لە کفریە کفری دەواازە ڕاپەڕینە. بە هەر حاڵ ئەزانم کە کفری ڕاپەڕین تیاکراوە، بەس نازانە دەواازەی ڕاپەڕین بۆیان نا. بەرحاڵ دەواازەی ڕاپەڕین بە ڕانیە زانرا بۆ تا ئێستا نازانم دیارە بەسی لە ڕەنگە لە مەدخەلەکە بێ، یان لەو شوێنەی کە هین کراوە. بەڵێ لە دەواازەی کفری. بەڵێ ببەخش لە کفری لە دەواازەی بەرحاڵ من وابینم کە
ئەوە بۆ خۆی دۆخێک لە کوردستانە بینیمانە کەسی بەسەر وەزنی کوردستان هاتووە ئەمە لە حاصڵی تەسلیمبوونی خەڵکە بە ئیرادەی یەکێتی و پارتی بە دەرەجاتێک یعنی ئەوەی کە دیارە خەبات هەیە ڕوبەڕووبوونەوە هەیە بەڵام لەو ئاستیان نەبوو کە تا ئێستا بتوانێت خەڵکی کوردستان قسەی خۆی بکە بەڕاستی و ئەم دۆخەشکێمە لە کوردستانایی بین لە ساڵی لە سای پارتی وێچێتیە بێگومان سەرنجام بەرەوە کێشێتەوە کە خەڵک تووشی کێشەکانی ڕابردوش بکاتەوە یعنی پارتی وێچێتی ڕاستە بەشدارن لە دەسەڵاتی کوردستانەوانە بەڵام دیارە موقعیتیان ساڵ بە دوای ساڵ و حتا مانگ بە دوای مانگش بێتە خوارەوە لە ئاست دۆخی عێراقا وام ئاڵا هەڵبڕینەش بەشێکی ئەوەیە بەرحاڵ ئاڵای عێراق کوردستان بەشێکە لە عێراق بە هەر سوورەت ئاڵای عێراق بەرز کرێتەوە لە کوردستانە شتێکی زۆر سیر و عەجایب نییە دیار ئازانمە بەسەکەی جۆرێک ڕەمزیە لە کفریا گوایە ئاڵای عێراق بەرز کراوەتەوە بەرحاڵ یارەمە بەستەوەیە جۆرێکە شەماڵ ینی جۆرێکە لە هین لە ڕاستی یانی جۆرێکە لە هەندێک جار لە ناڕەزایەتیە زۆر شت بەکار دێنرێ وەکو ڕەمزی ناڕەزایەتی ینی وەکو ئاماژەیەکی سیمبۆلی بۆ ناڕەزایەتی بەڵام پرسیارەوەی لە ڕاستیە هەندێک جار ینی زۆر جار ئێستا چۆن لە دەسەڵاتە کاتێک خەڵک داوای گۆڕانکاری لە دەسەڵاتە کە زۆر جار سوڵتە یەکسەر بۆ نمونە ئێستا ئەگەر بڵێ پێویستە ئەم کابینێ بڕوخێ یعنی نەمێنێ یەکسەر ئەو وا تەسویریەکە یعنی بۆ بڵێ پێویستە دەسەڵاتی پارتی وێچێتی نەمینێن لە بەروی کۆمەلگایان تووشی قەیران کردووە دەست لە کار بچێشنەوە ئەو وا تەسویریەکە خەڵک لەگەڵ ئەوەیە کە ئەزمموی کوردستان نەمینێ لە ڕاستیە یعنی ئەمە ئەزمونە لەناو ئەمە دووشتی جیاوازن من پێم وایە هەندێک جاریش لەناو کۆمەلگایە لەناو خۆپشاندان و ناڕەزایەتیە یەک جۆر لە فاکت و یەک جۆر لە تێگەیشتن و لە هین نییە ئەنواع و ئەشکال لە هینەیە لە پارچەکردارەیە لە ڕاستیە بە تایبەتی ئێمە لە دۆخێکین کە ئەمە دیاردەیەکی جیهانیە زۆربەی ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکان سەردەکێشێ بۆ توندوتیژی بۆ فاکتی جۆراوجۆر کە پەیوەندی بەم سیستەمەوەیە کە لە ئاسی دنیا هەیە و پەیوەندی بە خراببوونی زیاتری بیئەی کارکردنەوەیە شەما لەگەر پێت باش پێ دەچینە سەر تەوەری ئیسماعیل یاسین پرسیارێکی یا کۆمنتێکی درودرێژی ناردۆ نازانمەگە بیخوێنیتەوە من ناتوانم ئایا بۆچی ئۆپۆزیسیۆن نەیتوانیوان ناتوانێت بەرەیەکی بەرفراوانی یەکگرتو دروست بکات ببێتە جێگرەوە و بەدیری حکومڕانی ناشەفاف و شخص خواردوو کە تەنها ڕێگای دەربازبوونە لەو قەیرانە دروستکراوانە بە ڕۆکی ملەتەکەمانی گرتووە وەختی جوولانەوە هەوڵدان نییە بۆ دروستکردنی ئەو بەرەیە کە پرۆژەیەکی هاوبەشی سیاسەتێکی ڕاست درستی حەکیمانە زانستیانە باز لە ئینەکە ڕێ ئیسماعیل باز لە زەرورەتی دروستکردنی بەرەیەکە کە لە باردۆخی ئەمڕۆدا بە تێگەیشتنی من پێشەوەی شەماڵ بێمە سەر ئەوە ئەمە دەکەینە ئاخیر با بڵێن هینی ئەم تەوەرەیە دەچینە سەر تەوەری دووەم بە تێگەیشتنی من ئێستا لە کاتێک کە دەسەڵات ڕۆژ بە ڕۆژ لە ڕێگای ئابووری ئەو ئابووری لە بەردەستێتی ئابووری ڕۆعیەوە و لە ڕێگەیەوە هەمانجێ لەگە وڵاتانی دەوروبەر هەیەی ڕۆژ بە ڕۆژ هەوڵی بێزکردنی خۆیدا وەکو دەسەڵات یعنی دەسەڵات ڕۆژ بە ڕۆژ دەیەوێت خۆی بێز بکە و کۆمەلگا زەعیف بکەن لە هەموو کاتێک من پێم وایە سەردەمی ئەوەیە کە بە دیوێکە هێزە سیاسیەکان لە چوارچەوەی پرۆژەیەکی یعنی پرۆژەیەکی چەپی دیموکراسی خوازانە من تاواسەز لە ڕاستیە دەڕۆم کە کۆبنەوە بتوانن بەدیلێک تەقدیم بکەن بێگومان من پێم وایە کاتی هاتووە ئەگەر نام حزبان لە ڕاستی بەتەنیا هیچیان ناتوان کاریگەری لەسەر کۆمەلگا بکەن و بەدیویشتریشە لەسەر لە ڕاستی ئەوەیە کە چۆن کۆمەلگارێک بخڕێ ینی ئەم پرۆژەیە دەبێ بەتەنیشت هاوتەریب لەگەڵ مامەڵەکردن بێ لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتیەکان هێزی سیاسی لە خارجی کۆمەلگانیە ئەگەر ئەمە هێزانە لە ڕاستیت دابران لە حرەکاتی ئیجتیماعی ئێمە لە ڕاستیم هێزانە وەکو دۆخی ئێستانێ دەبنە هێزی ناوبارەگاکان و کەمینەیەک لەنا ئەم هێزانە وەزعی تەبەقییان دەگۆڕێ و کادیری نخبەوییان لێ دەرەچێ و بە بەردەوام ئازادن بۆی تەبریر بێنەوە بۆ شکستەکانیان
ئەگەر ناتر پێم وایە پرسیارەکەی تو لە ڕاستیە پرسیارێکی گرینگەوە دەکرێت گفتوگۆی زۆر لە ئاستی کۆمەلگا لە دامێنی کۆمەلگا و لەناو پارتە سیاسیەکان لەبارەوە بکەین شەماڵ سەرتەوەری من بە داوای لێبوردنەوە لە ئاڕێم حەدیەسە لە پرسیارەکەی گەیشتمەوە مەبەستیەوەی لە خۆپیشاندانەکانە ئاڵای عێراق بەرزکراوەوە بەرحاڵ ئەزانم ئەوە کردەوەیەکی جۆرێک هینە جۆرێک تووڕێی نیشاندان و بێزاری نیشاندانە ئینسان زۆر شتی لەسەر بینا نەکا وان نییە خەڵک لە هەزاری شەگەر دەسەڵاتی عێراق بێتەوە وانە ئەگەرچی دۆخەکەوای کردووە کە پارتیوێچێتی خەڵکیانگانەوە دۆخێکی زۆر نالەبار بەڵام خەڵک تەسلیم بە بەو وەزعەتی ڕابردوو نابێت دیارە باسی یەکێتی پارتی زۆر داشکاوە و زۆر ئێمە ممکنە دەژگیری کێشەکانی ڕابردوش ببینەوە وەگوتم پارتیوێتی دەژگیرمانکەنەوە وڵام خەڵگەر مقاومە دەکاوانیە کە خەڵک تەسلیمی ئەوە بێ ئەوە لەلایەک لەلایەکی تر باسی ئەم بەرە دروستکردن شتە من حقەتەوە یەکشت بڵێم من زۆر بڕوان بە بەرە نییە لە بینی ئەو هێزانەیە کە خۆیان لە جەماوەر دابڕاون ئەزانی ئێمە پێویستمان بەوەیە مۆدێلێک لە خەباتی جەماوەری لە کوردستانە دەست پێ بکەین کار تەنها خەباتی سەر جادەیی نییە خەباتی ڕاپەڕین و خەباتی خۆپیشاندان و خەباتی لەم بابەتانە نییە خەباتێکی ڕۆژانەیە خەڵک ڕۆژانە لە دەست و پەنجە لەگەڵ هەژاری و لەگەڵ بێکاری و لەگەڵ نەبوونی و نوع ئەشکال جیرگرفتان نەرمەکاوانە و پێکەوە هاوکاری یەکترەکەن و لەگەڵ یەکترانوانە لەسەر ئەمانە ئەبێن نمونەی جۆری هەرەوەزی کارکردن بە یەکەوەوانە بنیاد بوون و ئەمانە ببێتە بنەمای ئەو جوڵانەوە ناڕزایانشکە ئەبێت جوڵانەوەی ناڕزایی لەسەر جادە کاتێک بەهێزە بێت کە تۆ ڕۆژی پێش ناڕزایی خۆت ڕێخستی ڕۆژی دوای ناڕزایی ئەو ڕێخستنە ئیدامە پێ بێت و درێژە پێ بدەیتەوەوانە من حقت بۆ خۆم باوەڕم بەوە نییە شەماڵ من پێم وایە ئەمە شەماڵ ئەمە خاڵێکی گرینگە و یەکێکە لە تەحویلکردنی ناڕزایەتیەکان لە چەندایەتیەوە بۆ چۆنیەتی بابەتێکی تایبەترە هاوڕە نەرمین کۆمنتێکی نووسی بۆ خستنە سەر شاشە تەنیا مداخلەیەکە و دەستی خۆش مداخلەکەی باس لەوە دەکە سلااوانە بێ بەرەزان ڕاپەڕین لە ئەنجامی زەبروزەنگ و تونوتیژی ڕژەمی بەعد سەری هەڵدا خەڵک بەگشتی قەناعەتێکیان نادرست بووە کە ئەو ڕژەمە دیکتاتۆرە ئامانجی ڕوونا ئەویش لە ناوبرنی گەلی کوردستانە بگرەمە ترسی هەیە گەلی کوردستان بە هەموو شوێک لە ناو بەرێ بەڵگەشەوە بوو کە ڕژەمی بەعز ئەو پرۆسە دڕندانەی دەست پێکرد و ئەنجامی داهات لە چیمەباران ئەنفال و جینۆساید و گرتن و کوشتن و ڕاگواستنی خەڵک ئەوە وای کرد کە گەلی کوردستان بە یەکگرتی و یەکدەنجی بەرەو هەمان ئامانج ڕاپەڕین بکاتن تۆزی درودێژە دیارە ناتوانین هەمووی بخینە شەماڵ دەچینە سەر تەوەری دووەم لە تەوەری دارشکە من پێشێ بچمە سەر تەوەری دووەم هەر هاوڕەیەک دەوێ بەشداری بەرنامەکە بکە و لە کۆمنت دانراوە لینکێک دانراوە تەنیا بە 2000 کلیکردن و نووسینی ناوت لە جاری دووەمە داخلی بەرنامەکە ئەوی و ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێن بۆ ئەگەر مداخەلیان نەبێ ئەگەر نا بە نووسینیش بە هەمان شێوە ئێمە دەیخێنە سەر شاشە و گفتوگۆی لەکەم ناوبڕێک وەربگرین هەرە ناوبڕێکی کورد بۆ دواتر توانین فلیمەکانی جیاب بکەینەوە دوو بابەتەکە باش ناوبڕێک ئەگەڕێنەوە
بەڵێ شەماڵ دەست پێکەم بەڵێ فەرموو. جارێشتر سڵاتان لە بێبینەرانی وادارم ماندوو نەبێن لەگەڵمان بەردەوام بن. تەوان لە هینی پێشوو برادرێک نووسی بووی تەنیا ئەوەندە خەڵکە لەسەر شاشەیە بۆ زانیاری هاوڕیان لە ڕاستیان بەرنمەیە لە چەندین کەناڵی تر پەخشەکرێ، یعنی ناتوانانی بڵێن ئێمە لە یەک کەناڵەوە تەقیمی بکەین کە چەند کەس لەسەر خەتە. لە تەوەری دووەم بینەران ئێمە گفتوگۆ لەبارەی جەنگی ئۆکرانیا دەکەن، وەکو هەموو لایەک دەزانن کە زیاتر لە دە ڕۆژە جەنجی داگیرکاری ئۆکرانیا لەلایەن رووسیاوە دەستی پێ کردووە تا بە ئێستا لە چەندین ئاستا کوشتار و ماڵوێرانی و ئاواریەکی زۆری لێکەوتۆتەوە. ئێمە قسە لەسەر دیوە سەربازی و تەکتیکی سەربازی ئەم شەڕە ناکەین، لە ڕاستیە لە دیوە سیاسی فکریەکەی گفتوگۆ لەبارەی ئەم شەڕە و هەروەها لێکەوتەکانی لەسەر کۆمەلگا بە دیوێکە گفتوگۆی لەسەر ئەم شەڕە دەتوانین ناوی لێ بنین شەڕی هەژمونداری دەوڵەتانی سەرمایهداری و هەروەها شەڕی دروستکردنی بازاڕێکی تر، شەڕی هەندێک جا دەوترێ زەنجی کۆتایی دنیای تاکزەمسەری، یان شەڕی جیۆپۆلۆتیک و شەڕی وزە و غاز و کۆمەڵێک بابەتی تر. لە هەموو حاڵەتێکە ئەم شەڕە ئێمە دەتوانین بە شەڕێکی تری دەوڵەتە زلهێزە سەرمایهدارەکانی ناوەندە زلهێزەکانی سەرمایهداری لە پێناو دروستکردنی هەژمونی زیاتر لەسەر یەکتر ناو بنێن. ئەم شەڕە لە کاتێکدایە کە بە دوای خۆیان لە ئاسی دنیادا دەتوانین بڵێن حرەکەیەکی گەورەی نابۆ شەڕ دروست بووە و لە ئاسی ناوەخی کوردستانە و دەرەوە شەماڵ دەبینین تێگەیشتنی جۆرا زۆر هەیە لە ناو بەشێک لە چەپەکان تا بە ئێستا لەگەڵ هەندێک پێ وایە کە چۆن ئەمریکا بۆی هەیە بێ سیستەمی دوژە موشک و ئۆکرانیا بکاتە ئەندامی ناتۆ بۆی هەژمون لەسەر رووسیا وڵاتانی تری ئاسیاش دروست بکە، چۆن بۆ ئەو هەیە ئاواش بۆ رووسیا هەیە کە ڕوبەڕوو بێتەوەتە مبەڕەر دەداتن بۆ ئەم شەڕە و هەندێکی تر پێی وایە نا ئەمە دوو شەڕی دوو هێزی سەرمایهداری جیهانیە. لە دوای ئەم دە ڕۆژە شەماڵ لە ناوەخۆ تێگەیشتنی زۆردرا تێگەیشت تۆ چیە پێش بەرنامەکە چەند سرنجێکت هەبوو لەم بارە من بم پێم خۆشە ئاوا تقریبان بڵێن بە تەسەسوود پیاچموانە طبعا ئەم باسی ئەم شەڕی رووسیا ینی لە زۆر شوێنە چەپی کردو بە دوو بەشەوە. بەڕاستی ئەو چەپەی کە لی تێک چووە پێی وایە هێشتا سۆڤێت ماوە یاخود رووسیای تر سۆڤێتە هەرچیەک بێ مەسەلەن ئەگەر فاشستێکی حکمی بکە ئەوان هەر لەگەڵ رووسیایان ئەم تێڕوانینە هەیە و ئەم دەست خۆشانەکردنە لە بۆتین هەیە مافەکانی پۆتین و داواکردنی چۆن بڵێ مەسەلەن عەدالەتێکی ئیمپریالیستیانە مەسەلەن بۆ ئیمپریالیزمی ئەمریکا بۆی هەیە ئەوە بکە بۆ ئیمپریالیزمی رووسیا بۆی نەبێ ئەمە بکە، یعنی ئەمە عەدالەتێکی ئیمپریالیستیانەیە کە ڕێگا ئەکاتەوە بۆ ئەوەی کە تۆ هیچ منطقێکی تر نەبینیت لە غەیری منطقی ئەمریکی، لە غەیری منطقی داگیرکاری، لە غەیری منطقی شەڕخوازی ئەوانە هیچ شتێکی تر نەبینی و مەسەلەن بۆچی ئەمریکا بۆی هەبوو بێ عێراق داگیرکەوانە بۆچی رووسیا بۆی نەبێ بێ عێراق داگیرکە. بەڵێ ئەمە کە من پێم وایە کە ڕێگەی یانی یەکێکە لەو شێوازانە مامەڵەکردنانەی کە ینی ڕاستی ناوەرۆکی دواکەوتوانەی بەشێکی لە چەپ سەرمان. شەماڵ تەوا بوویت لە ڕاستیە یعنی ئەم دابەشبوونە یعنی ئێمە لەم ماوەیە بە تایبەتی لەسەر کوردستان ئەگەر قسە لەسەر بابڵێ چەپی کوردستانی بکەین دوو بابەت لە ڕاستیە جارێکی تر ینی چەپی دابەش کرد. هەم مەسەلەی بڕیارەکانی دادگای ئیتیحادی لە عێراق بەرامبەر بە مەسەلەی سامانە سروشتیەکان و مەسەلەی فرۆشتنی نەوتی کوردستان و مەسەلەی با بڵێن دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بەگشتی و هەروەها بابەتی شەڕی یان داگیرکاری رووسیا دژ بە
ئۆکرانیا جاریشتر لەوێش ینی ئەمەش بابەتێکی تر کە چەپی دابش کرد بە تێگەیشتنی من فرەیی تێگەیشتن بۆ دیاردەکان بە دیوێکە یعنی بابەتێکی ئێمە بابەتێکی ئیجابی لە ڕاستیە دەبی بیخوێنینەوە ئەگەر یعنی لە گۆشەنیگای فکری سیاسی جیاوازەوە بێ بەڵام مەسەلەکە ئەگەر بێتە سەر لایەنداری شەڕ و با بڵێن پاڵپشتی شەڕ ئەمە لە ڕاستیە دەچێتە بابەتێکی تر تەمان کاتی ئێمە قسە لەسەر ئەم بابەتان دەکەین بەو منتەقە قسە ناکەین ئێمە ڕەسەتەیەکمان پێبێ ینی ڕەسەتەیەکماندا نابێ بڵێن ئەگەر خەڵک 1 2 3 4 ئەم ڕیانەی نەبوو ئەمە چەپێکی دەرەجە یەک نییە ئەگەر ئەم ڕانەیە بۆ من چەپی دەرەجە دووە یان چەپێکی هەر ناویشتری ینی بۆ باسەکەەوە نییە زین چۆنە باسەکە لەسەرەوە نییە باسی چەپ باسی ئەوەی کە تۆ کەسێکی چەپیانە بێ ئازادی خواستی ینی من ئەم دوانە بێ وەکو بڵێن بە معنای وەکو یەشی تێگەم ینی کەسێکە چەپە لانی کەم ئازادی خوازی بەشێکە لە چەپبوون ینی تۆ لە بەرامبەر داگیرکاریەکە دەوڵەتێکی ئیمپریالیستی بە هەڕەشەی چەکی ئەتۆمی بە هەڕەشەی خاپورکردنی زەوی بە هەڕەشەی لە ناوبردننی ئینسانیت و هەموو بەشەریەت ئەڕوا وڵاتێکی تر داگیرەکە و مەسەرەن لە بیداتەوە دیعاکان وڵاتە ئەسڵان خۆیان پێیان خۆشە داگیر بکرێن خەڵک بە پێشوازیێتێت بەڵام ئەبینی خەڵک بە دەستی بەتاڵەوە ڕوبەڕووی دەبابەکانی رووسیا وەستاوە خەڵک بە دەستی بەتاڵ پەلاماری دەبابەکانی رووسیاڵە ناڵین بڕۆن لە بەردەمی دەبابەکانە ڕاکشێنڵن بەسەر جەستەمانە بڕۆن ئەمە چۆن ئەکرێت تۆ ئازادی خوازبی زەڕەیەک لە ئازادی خوازیت تیاوێ و بڕۆی داکۆشی لە پۆتینێکی فاشستی نازیست بە معنای کەلیمە نازیستە طبعا خەڵکانێکی زۆر هەن باسەکەن وازانن مەسەرەن لەبەرەوەی کە رووسیا وەختی خۆشەڕی نازیزمی کردووەوانەی تر نازیزم لە رووسیا بە دوورە کاتی خۆی لە کاتی شۆڕشی ئۆکتۆبەرە لینین و بەشەفەکان نەبوونایە جەنەرال کۆرنیلۆف کە ئەو وەختە هات فەلسەفەی پانروسیزمی یاخود ئەوەی کە جنسی ڕوس لە هەموو جنسەکانی تر باڵاترن بەو فەلسەفەیەوە جەنەرال کۆرنیلۆف دەسەڵاتی لە رووسیا ئەگرت و فاشیزم نازیزم بەر لەوەی لە ئیتالیا و لە ئەڵمانیا ببیندرێ لە رووسیا بینرا ئەمە حقیقەتەکە ئەمە ئەو فەلسەفەیە مەسەلەنەوە سلاڤۆژی باسی ئەو پاشخانە ئەکاتەوەوانە باسی ئەو تێڕوانی ناکە کە وەختی خۆی لە ناو بۆ ژوازی رووسیا هەبووە بۆتین سەر بەم تێڕوانینەیە تۆ بەم تێڕوانینەوە هاتۆ وڵاتێک خاپورەکە خەریکە پۆتینمان بینیوە چێکە ئەوەی کە ئێستا لە ئۆکرانیا بیکە ئەوەیە کە لە گرۆزنی کردی گرۆزنی تەخت کرد گرۆزنی شارێکی عاسیمەی شانی تەخت کرد هەر ئەسڵان نەیهێشت لەگەڵ زەویا یەکسانی کرد دوای ئەوە هەستا پەلاماری جۆرجیایدا اینجا دوای دوو کڕمی کرد دوایی هاتووە بە بیانەی زۆر بە زۆرەوە وڵاتێکی داگیرەکەوانە تۆ لەم بەینا خۆت بە چەپ و بە کۆمونیست زانیەوانە پێت وایە مەسەلەن داوای عدالەتی ئیمپریالیستیانەکەی بۆ ئیمپریالیزمی ئەمریکا هەیە بۆ ئیمپریالیزمی رووسیانی ئەمە هەموو چوارچێوە ئەخلاقێکی توێ بەڕاستی مایەی نیگەرانیە باسەکە لەسەرەوە نییە جەدوەل دابرێن نەخێر من کەسی وان پێ چەپ نییە خەمە ناو کەوانەوە ئەسەن هەرچی ئازادی خوازی هەبێت دابڕاوە ئینسانەکە داکۆشی لە پۆتینەکە ئەوانە هیچ مافێکی بەچەپەوە نیەوە بن لە نەزەر خۆمەوە بە ئینسانێکی کۆنەپەرست و لایەنگەری فاشیست شەما لە ڕاستیە من پێم وایە یعنی من پێم وایە مەسەلەی ینی ئەگە قسە لەسەر شوناسی چەپ بکەین و تا ئایا چەپ و چەپبوون و ئازادی خوازی دووشتن دەتوانیت جیا بکەینەوە بێگومان ئەمە دوو ینی بابەتن بە تەواوی گرێدراون بەیەکەوە و ناکرێتەوە بە هیچ جۆرێک چەپبیتن و کەسێکی تاسەر ئێسخان ئازادی خواز نەبی لە زۆر بابەتی تر ئێمە هەر لەو بەرنامەیە لەسەر زۆر بابەتی تر لە ڕاستیە لەوە حساستر ئێمە گفتوگۆ و تێگەیشتمان لەبارەی کردووە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئێمە دەبێت بە دوای ڕیشەی ئەمەیە بگەڕین کە بۆچی لە ناو بەشێک لە چەپە ئەم تێگەیشتنی موئەیەد بوونا یان با بڵێن پاڵپشتیکردە لە باردۆخی ئەمڕۆیە دروستە بێ هەر ئەوە نا لە ڕاستیە ینی ئێستا لە ناو خەڵکا بەشیشتر دەڵێ ئەی بۆچی گەلی کوردستان لەبەرەوەی ئێمە چاوشین و سپی پێست نین ئێمە ئەوە نین چەند ساڵە خەڵکی کوردستان ڕوبەڕوو لێدان دەبێتەوە بۆچی کۆمەلگای نێودەوڵەتی وڵاتانی ئەوروپا لەسەر کوردستان بێدەنگ بوون
کەسێکی تر دەرێ لە ئەفغانستان چی ڕوودا بۆچی کۆمەلگاریان لە عێراق چی ڕوویدا یان لە وڵاتانی تر تەمان پێم وایە هەموو ئەم پرسیارانەی کە دەکرێت منطقی تێدایە لە ڕاستیە بەس ئەمە نابێ ببێتە بیانوویەک مادەم کۆمەلگای یعنی لە نێوان ئەم دوو بلۆکی چکە لە ڕاستی ئێستا هەژمونی ئیمپرالیزمی جیهانی و هەژمونی سەرمایه‌داریە لە یەک ئاراستایانین لە ڕاستیە بە ئاراستی یعنی یەک زۆر لە هەژمونی سەرمایه‌داریمان نییە بۆیە هەندێک جار ئێمە کە ئەمریکا لە خیاڵدانی ئێمە بە ڕەمزی سەرمایه‌داری بە گەورەترین ناوەندی سەرمایه‌داری ناسراوە ئەگەر هێزێک ڕوبەڕووی ئەمریکا ببێتەوە یەکسەر پێمە وایە ئەمە هێزێکی ناسەرمایه‌داریە ئەمە پێچەوانەکەیتی کە کاتی خۆی لە مێژووە ساڵانێکی زۆر و زۆر بالفعل ئەم دیاردەیە بوو بەس ئێستا ئەوەی تۆوتت بەشێک لە کۆمەلگا هەروە دەزانێت ئێستا رووسیا لە ڕاستیە رووسیای سەردەمی شۆڕشی ئۆکتۆبەر و 50 ساڵ و دواترە ئێستا لە ڕاستیە پۆتین تەواو نوێنەرایەتی سەرمایه‌داری ناو رووسیا و یەکێکە لە قوتبەکانی ئیمپرالیزمی جیهانی و ئەمریکاش لەلایەکی تر لە ڕاستیە ئەم شەڕی هەژمونداری سەرمایه‌داریە و لە ڕاستیە شەڕێکە ڕۆڵی چینی تێدایە بەجێ لە جۆرەکان و ئێمە پرسیار ئەوەیە کە باسی ئەوە دەکرێت ئەسڵ ئێمە دەبێت ئێستا قسە لەسەرەوە بکەین بۆچی تەنانەت شەماڵ ئێمە لەم سەدەیە بە بەرچاوی کۆمەلگای نێودەوڵەتی هێزە سەرمایه‌داریەکان خەریکی دروستکردنی بازارن بۆ خۆیان هەموو ئەو داتایانەی کە ئێستا بڵاوەکرێتەوە کە کارگەکانی فرۆشتنی چەک پێشتر نسبەی فرۆشتنی چەکیان چەند بوو و ئێستا چەنە لە ئەڵمانیەوە بگرا بۆ بەریتانیا بۆ ئەمریکا و بۆ وڵاتانی تریش تەنانەت ئەمە پێشتر کە شەڕی بودجەی وڵاتان بەشی زۆری وڵاتانی سەرمایه‌داری ئەو بابێن حساباتانە دەکرێت کە چەندی بۆ قەتاعی سەحە دەڕوا چەندی بۆ بیمە کۆمەڵایەتیەکان و پەروەردە دەڕواوە چەندی ئێستا بۆ شەڕەڕوە من پێم وایە شەڕێکی ترە جارێکی تر ئەگەر ئێمە سیر بکەین شەماڵ لە دوای مەسەلەی کۆڕۆنا لە دوای ئەو قەیرانانەی کە کۆمەلگای سەرمایه‌داری دروست بوو هەمیشە یعنی کۆمەلگای سەرمایه‌داری لەسەر قلشانەوە و لەسەر داگیرکاری و لەسەر شەڕ بەردەوام بووە لەسەر قەیران بەردەوام بووە یعنی چەمچی شەڕی لە ڕاستیە ئۆکرانیا یعنی داگیرکاری ئۆکرانیا دانابڕدرێ بە دیدی من لە بەردەوامی قەیرانی سەرمایه‌داری لە ئاسە جیهانیەکەی و دابڕاونیە ئەوەی کە لە ناو ئەمریکاشەی و لە وڵاتانی تریشایە و ئێستا ئەگەر بکەین زۆرترین تەرکیزەکە لە ڕاستی تەرکیزی کۆمەلگا بە ئاراستیشتر دەڕواتن لەگەڵ شەماڵ بیرمان نەچێ سەردەمانێک کە شەڕ دروسە بوو هەرچەنە باڵێن تەکنەلۆژیا و هۆیەکانی ڕاگەاندن بەم ئاراستەیە نەبوو بزوتنەوەی گەورەی دژە شەڕ لە دنیاە دروسە بوو و بەشێک ئەم بزوتنەوانە و چەپ و کۆمەنیستەکان ڕۆڵێکی زۆر گەورەیان لە بزوتنەوەی نابۆ شەڕ هەبووە ئێستا بەداخەوە ئێستا ئێمە دەبینین بۆی باڵادەستی سەرمایه‌داری لە ئاستی زەهنیە لە ئاستی هۆیەکانی ڕاگەیاندن و بابەتەکانی ترە وای کردووە ئەم تێگەشتنی جەنابەت لە ڕاستیە ئەمە دابڕاونیە لەو کاریگەریانە بەشێشترش نەیشارینەوە بەشێک لە وڵاتانە ئێستا لە ڕێگای ئەو یعنی ئیمتیازاتن و ئەوانە خەریکی کڕینی خەڵکن لە ڕاستیە بۆی تەرویز بۆ خۆیان بکە لە ناو دوو کاوانە ئەوە بەمانەی ئەوە نییە هەموو ئەم خەڵکانی کە ڕایەکی پێچەوانە بی بە من بڵێم ئەم خەڵکانە جاسوسی ئەم وڵاتۆم من بە منطقە باز ناکەم بەس مەبەستمەوەیە کە ئەم پرۆسیە لە ڕاستیە پێش شەڕ هەژمونێکی گەورەی ڕاگەیانن دەست پێ دەکا بۆ دروستکردنی ژینگەیەک بۆی پاڵپشتی خۆی بکە بۆیە ئێمە دەبێت ئاگدار بین کتێبێک هەیە ئەوەی باز لە هجوم على عقلەکە ئاگدار بین عقلی ئێمە لە ڕاستیە لە بەردەم هەڕەشیکی گەورەدا ئەگەر وەکو چەپ و کۆمەنیست و خەڵکی ئازادی خواز من پێم وایە بەردەوام نەخوێنینەوە بە دیقەتەوە ئاگدار نەبین هەندێزار تووشی هەڵی کوشوندە دەبین ئازان چۆنە من ئەوەی نازانم کە باسەکە لەسەر ئەوە نییە زای چۆنە بازێک شت هەیە مۆراڵیە بازێک شت هەیە تەحلیلە تۆ توانین لە تەحلیلە مەسەرەن دوایە مەسەرەوەی کە هەنێک قسە و باسی تر هەن کە من لەگەڵ یان نیم و مخالفیان مخالفەتی خۆشمیان پیاڵێن بەڵام ینی باز لەسەر ئەوەیە لە جێگایەکە جێشی وڵاتێک بە ڕەشەی چەچینەوەی پەلاماری وڵاتێکی تری دیاوە محکومە و تەواو ینی دانیشی تەبریری چێنیتەوە یانی چی ئەهێنیتەوە
بەنظرم ئەمە تێگەیشتنی سەقەت نییە و ئەمە نەکەوتۆتە ژێرهینەوە ئەزانی چۆنە ڕاستە لەوانەیە میدیا کاریگەریدانە وڵام میدیاوە کاریگەریدانەوە کە ئەسڵەن قیەمی ئەم بنیادەمە گۆڕاوە ئەو شتێکە پێڵێ ئازادی خوازی و ئازادی بۆ نەتەوەکان و ئەبێ مناڵان لە شەڕ پارێزراو بن و ئەبێ مەدەنی لە شەڕ پارێزراو بێ ئەمانە هەمووی بە بابەتی مەسلحەتە کەی مەسلحەتی هەبوو هەیە و کەی مەسلحەتی نەبوو نییە مەسەلەکە ئاوایە ینی بە بۆ من مەسەلەکە مۆراڵیە مەسەلەکە لە هین لە مەسەلە تێگەیشتن نیە بەتەنها یعنی فلانە وڵات دەوڵەتی بە ئەلف جێش و دەبابە و تانک و ئەنوا وەشکاڵ چەک و زرێپۆش و قودرەتی تەدبیری و تێکدانی خۆی و ئەوانە ڕەوانەی وڵاتێکی تر کردووە شەڕی پێفرۆشێت و بۆ بابارانێکا وڵاتەکەی وێرانەکە محکومەوە تەواو یعنی ئەمە بۆ ئەبێت دابنیشە من بیری لێ بکەمەوە جا با بزانم هۆکارەکانی چییە جا بڕۆم فکری لێ بکەمەوە خەو لە بەرامە سەدامی شەوانەوە کوێ دوای کرد لە عێراقەوەوانە لەبەرەوە عێراق حەقی بوو بڕوە کاتێک کە چومە بارانی کردوتی لەبەرەوەی بەشێک لە هێزە سیاسیەکان دەسەڵاتی ئێرانی هێناتەوە بۆیە من چی باران یا مەسەلەن ئەوەی کە تەبریری ئەوەی کە عێراق هاتە و بەزنی بەسەر ئەمریکا هاتە و بەزنی بەسەر عێراقا کرد بەڵێ عێراق سیلاحی هەبوو سیلاحەکانی تەسلیم ناکردوانە بۆیە ئەمریکا ناچار بوو گەماروی ئابووری بەسەرا فەرز کاتەوە ئەنە وای هەر بەڕاستی هەر هەمان ئەو بنیادەمانەی کە دیفاعیان لە گەماروی ئابووری سەر عێراق و کوشتنی خەڵکی عێراق لە برسا کردوانە بەدەستی ئەمریکا هەر ئەمانەوانەشن کە ئێستا دیفاع لە داگیرکردنی ئۆکرانیاکان لەلایەن رووسیا و پێشان شتێکی ئاساییە بەنظرم ئەمە شتێکی مۆراڵیە نابێ ئینسان مۆراڵی چەپی ڕاستی هەشتێکی شتێک هەیە مەسەرەن ئەساسێکی دیاریکراوە نابێ بێتە ژێر ئەوەوە نابێ بکەویتە خوار ئەوەوە مۆراڵیەوە دۆڕانتە باسی سەردەمی دابەشبوونی با بڵێن چەپ و ئەمانەت بیردێ لە سەردەمی داگیرکاری عێراق و ئاخر جار لە ڕاستیە گوتارێک کە بەرز بۆ زۆر لە من گوتارێکی ینی گرنگ بوو نابۆ شەڕ نابۆ دیکتاتۆریەت بەرحاڵ بڵێ ئەزانم ئەو وەختە ئەو ئیرانە هەبوو بەڵام نابۆ شەڕ نابۆ دیکتاتۆریەتیش لەو کاتانەیە بە جۆرێک لە جۆرەکان ئەبێتە شتێکی لەگەر ڕێزمە ئەزانم بەشێک ئاوا بیریانە کردەوە بەرحاڵەوە خیتابێکە ئەتوانم پێی بڵێم هەڵا من ئێستا ئێمە سەر باسکردن لەسەر هەڵەی ئەوەی کە ئێستا ئێمەمانان چەپی دنیا ئەوەی کە باسم کردمە شتێکی ترامە ئەمەی کیان ئەم بەشەی تریان ئەوەی کە نابۆ شەڕی ئیمپریالیستەکان نابۆ شەڕی بڵین ناتۆ و رووسیا دقیقەن وایە بێ بڵین نابۆ شەڕی ناتۆ و رووسیا بەڵام ئەو شەڕی ئێستا لە ئۆکرانیا ئەگوزەرێ ئەو پەلامارەی کە رووسیا خستێتە سەر ئۆکرانیا ناتوانانی بەتەنها بۆ حسابێکی کە ئەمە شەڕە لەگەڵ ناتۆیە یعنی مەسەلەن بەشێک لە چەپەکانەڵێ چی چەکەکانی خۆتان ئاراستەی بۆ ژوازی وڵاتی خۆتان کە ینی مەسەلەن یانی چی ئەسا بۆ نمونە خەڵک لە ئۆکرانیایە لە جێگایەوە شەڕ لەگەڵ جێشی ڕووسا بکە کە هاتۆ شارەکەی داگیرەکە چەکەکەی خۆی تەحویلی هینکە حکومەتی زلینسکی بکە شەڕ لەگەڵ حکومەتە بکە شەڕ لەگەڵ جێشەکەی خۆیان بکە خەمە چ منطقێکی تایە ینی بۆ نمونە بەیانی سبەینی ئێمە لەگەڵ پارتیا ئەم هەموو هینەمە مناقەشەیەمان هەیە هەموو شەڕەمان هەیە هەموو کێشەیەمان هەیە لێمان نەگرێ لی کوشتین لی کردینی کردوانە ئێمەش نامانێ بەڕاستی پارتی دەسەڵاتدارێ باشە سبەینیە حکوومەتی بەعس پەلاماری هەولێرەدا ینی کەسێک بێت چەپێک بڵێت شیعاری ئێمە ئەوەیە چەکەکانی خۆتان ڕوو بەڕووی بۆ جوازی وڵاتەکەی خۆتان بکەن ینی بڕێنەمە لە جاتیەوەی شەڕی حکوومەتی عێراقی کە دێت هەولێر داگیرەکە بە زەبری چەک بە تۆپ و تەیارە بڕۆن شەڕ لەگەڵ پارتیا بکەین ئەمە چ منطقێکی لە شوێی دنیا چەپەکان وایان کردووە پاشان باسی وەگەن کە ئەبێت لە هەموو شەڕەکانماوا بڵێن باشە لە شەڕی دووەمی جیهانیە کە هتلەر هیدی کرد داون ئێمە سەر چیرۆکی ئەم مەسەلەیە ئەم چیرۆکی ئەم مەسەلەیە زۆر خۆشە تەبعاً هیوا خەڵکێکی زۆر ئەمە نازانێ یەکێ لەو شتانەی کە چەپەکان شانازی پێوەکەن ئەوەیە کە سۆڤێت لە کاتی شەڕی دووەمی جیهانی ئەگەر سۆڤێت نەبوایە ئەڵمانیا هیتلەری بەسەر بەشەرێتە سەرکەوتو ئەوانە باشە لەو کاتەیە بۆ ئەوە شەڕی بینی دوو ئیمپریالیزم نەبوو بۆ لە بەرامبەر هیتلەرە ڕاوەستانەوە شەڕی هیتلەر کرا بەڵام شەڕی بەریتانیا ناکرا بۆ وا بوو لەبەرەوەی هیتلەر نازی بوو وانە بەڵام تەبعاً من پێم سیر نابێت باس بەسەرم بەشێک لە ئەوانەی کە خۆ بەخۆیان ئەڵێن چەپ و ئەوانە قسانە بکەنەوە چونکە ئەو کاتەش ستالین لە کاتی دەست پێکردنی شەڕی دووەمی جیهانیە عینە قسەیە کرد
ئەوە مەشەڕی بینی ئیمپریالیستەکانە. طبعا هەتاکو شەڕ دەستی پێ کردوانە بڕیاری کۆمنترن هەبوو لە سەر مقاومەتکردنی فاشێت وەمانە کە وەختێک شەڕی دووەمی جیهانی دەستی پێکرد لە 39 هەتاکو نزیکی 2 ساڵ ستالین ئەسڵەن هەوڵێدا بچێتە ناو میحوەرەوە. باسی ئەوە بوو کە ستالین لەواشە پەیوەست بێت بە میحوەرەوە بڕای اتفاقی لەگەڵا بکات و لەگەڵیانە بکوێتە بەرامبەر بەریتانیا و ئەمریکا و فەڕەنسا و ئەو وڵاتانەی تر بەرامبەر بەم بلۆکەی تر. باشە ئەو کاتە باسی واکرەکامە شەڕی بینی ئیمپریالیستەکان بڵام دواتر معلوم بوو وان نییە. معلوم بوو کە ئەو هیتلەرەی کە قەرار وابوو ستالین لەگەڵ یان ڕێکەوە لە ژێربەژێر خەریک بوو اتفاقاتێک لەگەڵا ئیمزا کردووانە هیتلەر پەنامانی رووسیایدا چی کرد. باشە لەبەرەوە باسکردن لەسەرەوەی کە تۆ دوو هێزی ئیمپریالیستی هەیە، هێزێکیەوە تاڵێ بە هەموو شێوازەکەم تانەوتەشەر لە هینەدەن لە ناتۆ دەرکە من تانەوتەشەرەکانم لەسەر ناتۆ بە زیاتریشەوە قوبوڵە. ناتۆ ئەم دۆخی لە ئینا دروست کردووە لە ئۆکرانیا دروست کردو، بەڵام ئێستا ناتۆ ئەڵێن ناتۆ ئۆکرانیای بەرەڵا کردو بۆی کەوا رووسیا کە لە پاچەی کا ئەوانە و رووسیا قەسابی کاتوانە. باشە ناتۆ لە بەرامبەر رووسایەتە دەخول بکات لە شەڕی ئۆکرانیایە، یعنی شەڕی نەوەوی دروستە بێت، یعنی شەڕی ئەتۆمی دروستە بێت، یعنی بەشەریەت ژیانی نامێنێ. و من بەڕاستی خەڵکانێکن گاڵتەیان لەوە دێکە شەڕی ئەتۆمی دروست بێت و دنیا تێک بچێت و ئەوانە من گاڵتەم لە عەقڵی ئەوانە دێکە گاڵتەیان لەمە دێت. شەڕی نەوەوی لە پشتی سەرمانە، زۆر محتەمەلە شتێک ڕووبات و ئەوانە ئەمانە کە چەشی نەوەویان هەیە بەرامبەر بە یەک بیتەقین و بەشەرێت لە ناو بچێت. پیان وایە ئەمە نامحتەمەلە وە گاڵتەیان لەوە دێوانە. من بەڕاستی من گاڵتەم لە تێگەشتنیوان با ئەوە بەڕاستی هەدەست خۆش شەماڵ. یعنی من لە ڕاستیە لەم ماوەیە لە ناو سیارە بووم، بێرنی ساندەرس وتاریشیدا لە کۆنگرێسی ئەمریکی بوو، نازانم گوێ بیستی بیوانە. طبعا زۆر ئەو بەشەی من گوێم لێ بوو، ینی زۆر بە جەریئانە لەسەر زۆر خاڵ لە ڕاستیە وەستا و باسی لە هۆکارەکان کرد کە گەیشتۆتە ئەم دۆخە، باسی لەوە کرد لە دەزوەردانەکانی ئەمریکا، لە ئەمریکای لاتین، لە کوبا، لە زۆرێکی تر. یعنی دیدێک بوو کە ئەمە درێژکراوەی هاوشەوەی ئەو دەست درێژانەیە کە ئەمریکا لە مێژوو کردوێتی و ئێستا بەم باردۆخە ئاوینەکەین. بەڵام من یعنی لە سەردەمی ئێستا لە ڕاستیە پرسی بارگرژی زیاتر، تەسعیدی زیاتر، هەنگاونانی کۆمەلگای نێودەوڵەتی بە ئاراستەی خۆپڕچەکردنی زیاتر و دروستکردنی شار کە لە نەتیجەیە لە هەموو ئەم شەڕانە ئێمە باشە زاین لە ڕاستیە بە نەتیجەیە کۆمپانیا زەبەلە حەق سەرمایه‌دارەکان قازانجیان کردووە و کۆمپانیاکانی چەکس قازانجیان کردووە و خەڵکی هەژار و کرێکار و زەحمەکێش لە ڕاستیە زەرەری کردووە جانیان، مادیەن و اقتصادیان لە هەموو ڕێکەوە ئەم وڵاتانە تەدبیر بوونە. ئەگەر هۆکارەکەی هەرچیەک بێ بەڵام نەتیجە شەڕ ئەمە نەتیجەکەی بۆ و ئەمەش دروست بە بەمێژوو هەمیشە یعنی ئەم تێگەیشتنە بووە کە زۆر جار ئەمە یعنی ڕەنگە پێویستی بەوە بێ زۆر جار لە ڕێگای فاکتەری خارجیەوە گۆڕانکاری لە ناوەخۆ کە هێزی یەکگرتووی خەڵک نەبێ زەحمەتە بتوانێت گۆڕانکاریەک بێ کە بە دوای خۆیان گۆڕانکاریێکی ئیجابیە بێ و نمونەش زۆرە لە ڕاستیە لە مێژوودا. بەس لە باردۆخی من پێم وایە یەکێک لەوانەی کە ئێستا دەبێ ئازادی خوازان و خەڵکی چاپ و خەڵکی ئەوانەی هەڵگری چەمکەکانی هیومانی و مافی مرۆڤ و کۆمەلگای با بڵێن مشتەمەعی مەدەنی و هەموو ئەوانە ئەوەیە کە بۆچی حرەکەیەکی کۆمەڵایەتی سەرتاسەری یەکگرتوو ناتوانرێت دروست بکرێ دژ بە شار، دژ بە پێشبڕچێی وڵاتان بۆ خۆپڕچەکردن و بۆچی ناتوانێت فشار دروست بکرێ ئەو بودجەیەی کە ئێستا ڕۆژ بە ڕۆژ و ئەم شەڕەبۆتە بیانوویەک وڵاتانی سەرمایه‌داری بودجەی شەڕ زیادکەن، بودجەی خەدەمات و خزمەت گوزاری بۆ هاوڵاتیان دابەزێنن و زیاتر کۆمەلگا بە خەسخەسە بکەن و خۆمان دەزانین جەوهەری لیبراڵێتی نوێ ئەوەیە کە دەوڵەت دەبێتە دەوڵەتی حارس واتە دەوڵەتی پاسەوان کە هەموو و ئەمە بیانوویەکی باشترە کە دەوڵەتی پاسەوان بەمانایەکی فراوانتر دروست بێ و دەوڵەت تەنیا ئیشی ئەوە بێ بودجەکە بۆ جەیش بەکاربێنێ، بۆ دیفاع بەکاربێنی، بۆ بەهێزکردنی خۆی بەکاربێنێ. کۆمەڵگاش لەسەر یعنی خۆی دەبێ بژی وەگەوەی ئێستا لە کوردستانایە و
و دەبێ باجی کۆمپانیەکانیش بداتن یعنی حکوومەت لە ڕاستیە بە هەموو دیوێکە بارە بەسەر کۆمەلگاکان مەبەستمەوێت چۆن ئێمە لەوە فراوانتر ئەمە منطقیە یعنی ئەمە شتێکی عملیە ئێمە سەباز دۆ بکەین چۆن کۆمەڵانی خەڵک لە تەواوی جیان و کۆمەلگاکانە لە کوردستانە ئێمە کاکە شەڕ هەموو ڕۆژ ڕوبڕی ئێمەمانان دەبێتەوە ئێستا سیر بکەیت تا ئێستا عێراق مووقفێکی حاسمی نییە لەباری شەڕی ئۆکرانیا و تورکیا مووقفێکی حاسمی نییە وڵاتانی دەوروبەر کاریەکە مەسلحەتی تێدایە ئەوەی تۆ تیگەشتێکی زۆر ینی دقیقا ئێمە وەکو چەپ لە ڕوانگەی مەسلحەتی ئابووریمانەوە یان بەرژەوەندی زاتیمانەوە بیر بکەینەوە چکە ئێمە بەشەکە زانین ئێستا ئێمە لە عینبەدا خۆمە بۆتە دیاردا نەک هێزە سیاسیەکان نەک دەوڵەتەکان لە ڕوانگەی مەسلحەتی خۆیانەوە تەمەشای ماف و ئازادیەکان دەکەن لە ناو هێزە سیاسیەکان لە ڕۆی کوردستانی شەوەیە زۆر خەڵک ئەمڕۆ پڕە و ناڕازیە وەڵام مەسلحەتی اقتصادیە و ناتوانێت یعنی ناتوانێت ئەم مەسلحەتە لەبەر چاو نەگرێتن پرسیارەکە ئەوە بوو کە ئێمە ڕۆژانە ئێمە ڕوبەڕی شەڕە بینەوە لە ئاسی ناوەخۆی کوردستان ڕۆژێک ئێرانە ڕۆژێک تورکیایە ئەو ڕۆژێک بەغایە بەچەک ڕوبەڕی کوردستانە بنەوە ئەمە ئێستا هەڕەشەکە ئەو لە ئاسی جیانی ئەم شەڕە ئەمڕۆ یعنی ئەمڕۆ من نانم کڕیوە 3000 دینار چۆتە سەر ئەو نانی من کڕیمە کە پێشتر دەم کرد دەڵمەوە بۆ گران بووە دەڵێن سێ شەڕی ئۆکرانیایە مەبەستم یعنی سیرکە بهینەکان لێکەوتەکانی شەڕوان نەزانین یعنی ئەمە هەموو خەڵک و ئێستا ئەمڕۆ هین کازمی کۆمەڵێک بڕیاری دەرکرد کە لە عێراقا بۆی چۆن زەبتی نرخی کەلوپەل بکاتن کە خەڵک ئێستا دەستی پێ کردو جارێکی تر بۆی شت خەزم بکاتن تەمان بە پارەیەکی زیاتر سیرکە ئەمە جارێکی تر بۆ کۆمپانیەکان لەم شەڕە شەماڵ سیر بکە چۆن قازانجە بۆ خەڵک چۆن زیانە پرسیار ئەوەیە ئێمە بە ڕۆژانە دەست و پەنجە نەرمەکەین لەگەڵ لێکەوتەکانی سیستەمی سەرمایه‌داری و شەڕ لە دەروەی هەژمونی سیستەمی سەرمایه‌داری نیە ئایا ممچینە حرەکەیەکی جەماوەری یەکگرتو و کاریگەر دروست بێ لە باردۆخێکی ئاوایە بۆ ڕوبەڕووبوونەوەی شەڕ هەم ئێمە لە کوردستان بۆ خۆمان هەم لە ئاسی جیهانی مەسەلەی رووسیا ئەم بابەتانە ببورن ئەزانین چۆن ناخر مەسەلەکە چەند بۆدێکی هەیە ئەوەی کاوا لە باسی بەرنی ساندەرزت کرد لە ئەمریکا چۆن تۆش لە ئەمریکابی لە وڵاتێکی سەرکردەی ئیمپریالیزمی جیهانی بی چەپێکی لەوێ دانیشتوی تۆ ئەوانە معلومە کە بێ ڕەخنە لە سەرمایه‌داری وڵاتەکەی خۆ دەگری بەڵام خۆمە بەم معنایە کە بێرنی ساندەرز لەگەڵ داگیرکردنی ئۆکرانیا مخالیف نیە یاخود ئیدانەی ناکە ئەمە شتێکی کێیە وەڵام تۆ لەم لاوە تەمان ڕەخنە لە ڕەخنەگرتن شتێکە لە ئەمریکا و لە تەسەڕوفاتی ئەمریکا فەزەحکردنی و ئەمانە مەسەلەیەکە بەڵام ئەوەی کە بە عەمەلی و بەکردەوە چیەکەی وە شتێکی ترە ئێستا خەڵکی ئۆکرانیا پێویستی بە کۆمەکە خەڵکی ئۆکرانیا بەوەی کە ئاوارن و دەربەدەرن و ئەمانە پێویستیان بە کۆمەکە بەوەی کە مقاومەتەکەن و لە بەرامبەر جێیشی ڕووسیا شارڕاوەستن بەوەش پێویستی بە کۆمەکە من وا ئەزانم بۆ من وەک چەپێکوانە تەنهاوە پرسیار نییە کە ئەم شەڕەکەی تەواوە بێتی چوونەوەوانە بۆ منەوە پرسیارە ئایا گروپێکی چەپ لەوێ وجودی هەیە گروپێکی کۆمونیستی گروپێکی پێشکەوتن خواست لە ئۆکرانیا وجودی هەیە لە بەرامبەر لەشکری ڕووسیا وەستا بێتەوە زانی بۆچی هیوا چونکە داگیرکاری مقاومەت لەگەڵ خوایە ئەمە معادلەیەکە یعنی یەک زای دەنێکە کاتە دوو توشتی و ناتوانانی هینی بکەیت هیچ داگیرکاریەک لە دنیا نییە مقاومەتی بەدوخوایانەیە نابێ وەنیە ئەوە بەسەرەوە تالیبان بەو هەموو دڕندەی خۆیەوە ئەمریکا هات دەری کرد بەڵام چونکە داگیرکاری بوو بۆ مقاومەت و سەرنجام تالیبانی تا سەرکەوت ئەوە عێراق بۆ مەسەلەن هاتنی ئەمریکا بۆ عێراق مەسەلەن سەدام خەڵک خۆشی لە سەدامە هات بۆ یەکەم جار کە جێشی ئەمریکا هاتە ناو بەغاوە خەڵک ینی گروپێک لەوانی کە لایەنگری شەڕ بوون لە عێراقاوانە لایەن دوژمنی سەدام بوون نەڕژانە سەرجادە مزاهرەیان نەکرد بەڵام دواتر بوو بە مقاومەت بوو بەرەنگاری داگیرکاری لە کوردستان ئێمە هەمیشە ئەومان دیوە بۆ لە مەسەلەن لە کوردستانی تورکیا ئەوە نابینین لە خولای خۆمان نەمانبینی و ئێستا باسی ڕاپەڕینمان ناکرد لە ئێران نایبینین لە سووریا نایبینین لە هەموو جێگایەکە تۆ داگیرکاری تێبێ مقاومەت هەیە لەناو ئەم مقاومەتەیە ئەم مقاومەتای دێتی دەست مەجموعەیە گروپی نازیست و فاشیست و ئەوانە یا ئەگەر تۆ مەسەلەن کۆمەڵێک سەپ و کۆمونیست لەو
شارەیە وجودیان هەیە کۆمونیزم ئەنارکیست چزانم بە هەر تێڕوانینێکی ئینسانی و ئازادی خوازانەوە بەرامبەر بە رووسیا ڕابوەستن و خۆیان لە دەوڵەتەکەیان جیاکەنەوە من ناڵێ بڕۆنە پاڵ دەوڵەتەکەی خۆیان لەگەڵ دەوڵەتەکەی خۆیانە سنووربەندی بکەنوانە بەڵام لە بەرامبەر داژیکاری رووسیا بۆستنەوە نابێ پشتیوانی لێ بکەی ئەم شەڕی ئیمپریالیستەکانە و ئەی چی یانی خەڵک با رووسیا بێ داگیری کاتۆمانەوەمە هەر بڵێن لە دژی شەڕ تەواوی کاری ئێمە وەکو چەپ هەر ئەوەیە کە ئێمە لە دژی شەڕین ئاشتی خوازین ئەژێنە سەر جادۆ مزاهراتین بۆ شەڕەکانی ژەوان بیکەن و کاری خوان بکەن و ئەنجامی بنەوانە ئەمە ڕائگینە بە بڕوای من ئەمە تێڕوانینێکی زۆر زۆر نادەقیقە زۆر نادروستە مەحفوظاتێکە لە مەجموعەیە جوملەیە لە شەڕی ئیمپریالیستەکانە چەکەکان ڕوبەڕووی ئیمپریالیستەکان وەرجێڕن و ئەمانە بەڵام تێنەگەیشتنە لە واقعیەتێکە مەوجودە ئیهمالکردنی ئەو واقعیەتێکە مەوجودە شەڕ لە بەنی دەوڵەت لێرە شەماڵ لێرە یەکینێک یعنی من پێم وایە کاتێکە قسە لەسەر بابن زەرورەتی حرەکەیەکی جیهانیەکەیت نێونەتەوەیەکەیت وەکو ینی مەسلەی ئاشتی جیهانی وەکو یەکێک لە خاڵی هاوبەشی تێکۆشانی پارتە چەپ و کۆمەنیستەکان لێرە کە باسەکەی لە ڕاستیە من پێم وایە یعنی تۆ باز لە حرەکەیەکەکەی ینی ئەمە بمانەی ئەوە نییە تۆ ئەمە بمانەی ئەوە نییە خەڵک ئەوەی لە ئۆکرانیایە چەپێک لە ئۆکرانیایە بێ دیفاع نەکا لە ڕاستی ینی بەم منتەقا ئەمە چەپێک لە ئۆکرانە دیفاعکە هیوە ئی ئەرچی من و تۆ چیە من لە ئەوروپا مێستا من لە سویدم ئەرچی من چی ئەگەر چەپێک لە ئۆکرانیایە هەیە کە هەیە ئێستام نەزانم کە هەیە گروپی ئەنارکیستەکان خەریکن بەتالۆنی خوان دروستەکەن خوان لەناو مقاومەتیان مەوجودن وانەیە ڕیزی خۆیان جات بکەنەوە باشە چەپێک لە ئۆکرانیا هەیە لە بەرامبەر رووسیا شەڕەکە من بە بیانوو ئەوەی کەوا ئەم شەڕی رووسیا ئەیکا لەگەڵ ئۆکرانیای خەتای ئەمریکای و ئەمریکا وای کردو ناتۆ ئۆکرانیا یا بەشوو دەیەمە لە دژی شەڕین و تەواو ئەسڵەن باسی ئەوە نەکەم کە پێویستەکە کۆمەک بکرێ بۆچی کاری ئێمە چەپەکان بەس بۆ بەوەی کەوا ئیدانەی ئەمە ئەکەین و ئەوە مەحکومەکەین و لە دژی ئەوەین و لە دژی شەڕی من لەگەڵم بەس من پێم وایە ئەگەر کۆی تابلۆکە نەبینی یعنی کۆی تابلۆکە نەبینی مامەڵە لەگەڵ با بڵێن هەژمونە گشتێکە نەکەی کە هەژمونی شەرخوازی و خۆپڕچەکردنە لە ئاستی هەموو دنیاە لە ڕاستیە من پێم وایە ئەگەر زۆر ئەمە بەمانەی ئەوە نییە من لەگەڵ مەبدەئی دیفاع و با بڵێن ڕوبە ڕووبوونەوە نەبم بەس من دڵم ئەگەر زۆر بە هەستیاری و مامەڵە نەکەی تۆ دەبی بە بەشێک لە شەڕەکە لە ڕاستیە دەبی بە بەشێک و ناتوانی حرەک ئەمە جیاوازە لە ئاستی ئەم کۆمەلگایە لە ئاستی ئەم شوێنە بەیانی ئەوەی تووتت تورکیا دێ لە کوردستانەدا بەیانی ڕژێمی بەغدادێ کوردستان داگیرەکە من ئیشم ئەوەیە لە ڕاستیە دیفاعی بکەم و چە پیش ڕەنگە لە دەرەوە کۆمەک بە ئەوە بکە کە لە ناوەخۆی کوردستانە بەڵام ئەوە بەمانەی ئەوە نییە ئێمە لەم سەردەمە پێویستمان بە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی دژە شەڕ نەبێ کە من پێم وایە ئەمە هەر ئەم بزوتنەوەیە ڕەوایەتی خۆی دەتوانێت سەر بچێشێ بۆ باوەشی جوڵانەوەی دژی شەڕی ئەمریکا لە عێراقا معنایەوە بۆ ئەمریکا نابێت بە عێراق جوڵانەوەی دژی شەڕی ئۆکرانیا بۆ بە معنای ئەوە بێ ئێمە لە دژی ناتۆی یعنی چی ناتۆ ئێستا ئەگەر ئۆکرانیا کردا من بەڕاستی نازان سوالەکە ئاوایە ئایا ئۆکرانیا لەبەرەوە داگیرکرا ئەویست بچێتە ناو ناتۆوە یا لەبەرەوە داگیرکرا کە ئەندامی ناتۆ نەبوو چکە ئەگەر ئەندامی ناتۆ بووایە رووسیا و جورەتەی ناکرە و کارە بکە نەیکردووە تا ئێستا دەستی بۆ یەک ئەندامی ناتۆش نەبردووە باشە یعنی تۆ لە شەڕی بینی رووسیا هاتۆ وڵاتێکی داگیر کردووە رووسیا وڵاتێکی ئیمپریالیستیە هاتۆ وڵاتێکی تەنیشتی خۆی داگیر کردو ئەم وڵاتە وڵات گوایە ویستێتی چی بکاتچێتە ناو ناتۆ ئەخر ئەم وڵاتە کاتی خۆی کە بەشێک بوو لە ئیتیحادی سۆڤێتی تەواوی چەکە ئەتۆمیەکانی کە هەیبوو تەسلیمی تۆی کردەوە هەموو چەکە ئەتۆمیەکانی تەسلیمی وڵاتی رووسیا کردوتەوە و بەم معنایە خۆی لە دیفاعکردنی کردو بەڵام بەو مەرجەی کە ئەمنیەتی پارێزراو بێت مەجموعەیە ئۆلیگارشی دەوڵەمەنی ملیاردێر لە رووسیا کۆبوونەتەوە ئەڵێ نەبێت پارەکانی ئۆکرانیاش بەشی ئێمەی تیابێ هی ئێمە بێ ئۆکرانیەکان بە هەر حاڵ خۆیان ئۆلیگارشی خۆیان هەیە لەگەڵ ناڕەزاییەکی جەماوەریە تێکەڵ بوون ئەوانە و
وتیان لەگەڵ ئێمە نەخێرێمە لەگەڵ رووسیا نایکەین باشە باسی پێشینەی ئەم شتە هەر چیەک بووە ئەمانە کە بڵێن هەمووی لە بەرچاو بگرین و ئەوانە باسەکە لەسەر ئێستا هێزێکی ئیمپریالیستیە هاتووە وڵاتێکی داگیر کردووە دژبوونی شەڕ ئەبێ معنایەوە بێ ئەم هێزە ئیمپریالیستی بکشێتەوەی تر بێ گومان وایە دژی ناتۆین و لە دژی رووسیانی خۆمەنتەقەکە ئەوایە ئێمە خۆمەنتەقەکە ئەوایە بەس لە هەمان کاتە لە ڕاستی من دەڵێم کە تۆ ئەمە دەبێت جگە لەوە فراوانتر بکرێ پرسیار لەسەر ئەوە بێ بودجەی وڵاتان چەندی بۆ خەدەماتی گشتی بۆ خەڵکاوە چەندی بۆ خۆپڕچەکردنە و ئەم توێژینەوانەی کە ئێستا دەکەی لەسەر کۆمپانیەکانی چەک کە چ بەرژەوەندیشان لەم شەڕایە پرسیارێک هەبوو کاکدارە کردبی دەڵێ شەماڵ یەک تێبینی کە دەوتری هەڵگەڕانەوە بە ڕووی دەوڵەت و دەسەڵاتی خۆتاندا سەتەنها لەسەر ئۆکرانیان نییە ئێستا بەشیشی زۆر یان تەواوی دەوڵەتەکان خۆیان بۆ شەڕ ئامادە دەکەن هەر دەوڵەت و هێزە و یەک دەگرن و تەحالف دەکەن بۆ جەنگ مەترسی جەنگ واقعی مەبەسم جەنگە گەورەکە وەکو تۆتت بۆیە پێویست بەو بانگەواز و ئاراستەیە دەکات سویدیەک لە سوید هەرێکە لە شوێنی خۆیەوە بەرامبەر بەم خۆ ئەمەدەکاریە بۆ جەنگ ڕوبەڕووی دەسەڵاتی محەلی ببێتەوە ئەمە هەموو ڕۆژێکەکرێ قسەکەی تۆش ئاوایە من لەگەڵ تۆ موافقم هیوە هەموو ڕۆژێگەمە ئەکرێ دوێنێژ ئەکرا سبەی نێژ ئەکرێ شەڕ هەبێ ئەبێ بکرێ شەڕیش نەبێ بکرێ بە بەردەوامی تۆ لەگەڵ دەوڵەتەکانە لەسەر بەوەی کە بودجەی سەربازیەکەن لەوەی سەرەوەی کەەوە کڵاوی ئەتۆمی دروستەکەن لەسەرەوەی کە پێشکەوتن لە مەسایلی چەک و ئەستی حاوەمانەیە خراوەتە پێش هەموو پێشکەوتنێکی ترەوە لە بواری زانستی پزیشکی و مەسەلەن ئاسانکردنی ژیانی خەڵکۆمانە هەمیشە ئەبێ بکرێت بەڵام لە لەحزەی ئەمڕۆیە بە بیانووی ئەوەی کە ئێمە لە دژی هەموو ئیمپریالیستەکانی لە دژی ناتۆین و لە دژی رووسیان قسە نەکردن لەسەرەوەی کە رووسیا ئۆکرانیا خەریکە خاچی ئۆکرانیا بە تورەکە ئەبێژێ بۆم بەسەر مەدەنیەکانی ئۆکرانیادا ئەبارێنێ ئۆکرانیەکان ئەکوژێت و قەتڵ و ئامێنەکان مناڵیان ئاوارەکە 4 ملیۆن ئاوارە ئاواری هینەبێ ئەوروپا بێ قسە نەکردن لەسەر ئەمە وڵات وایە ئێمە چەپین و لە دژی هەموو دەوڵەتەکانی بە نەزەرم ئەمە دووبارەکردنەوەی مەحفوظ ڕاستە مەترسی من لەگەڵ ئەو بۆ چوونەم تەنانەت مەترسی ئەم تێگەیشتە یعنی بەیانی من پێم وایە ئەوەی سووری ئەوەی رووسیا سەربگەی لە ئۆکرانیا زۆر بە ئاسانی وڵاتانی دەوروبەر و عێراقیش و بەڕیانەیە بۆی کوردستان داژیر بکەن لە ڕاستی باسەکە لەسەرەوەی ئەڵێ ئەگەر بەهات باە و مەکسیک و یا کالیفۆرنیا شتێکی وای بکردا کالیفۆرنیا لە هینجارە و برادێک ئەڵێ کالیفۆرنیا لە ئەمریکا جیابێتەوە پێی وایە رووسیا هێشتا ئیتیحادی سۆڤێتیە کاکە شتێک نەماوە ناوی ئیتیحادی سۆڤێتی ببراکەم ئیتیحادی سۆڤێتی تەواو بووە ئەوەی کە هەیە ئێستا دەوڵەتێکە پێوتە رووسیا چەندێک ئیتیحادی سۆڤێتی ئۆکرانیا ژەوەنە ئەگەر حاڵیە بی لەمە تێگەی ئۆکرانیا چەکەکانی خۆی داوەتەوە بە رووسیا تێگەی پێویست ناکات و ئاوە تێکەڵی بکەی بەم ئەم برادەرەکاڵێ ئەگەر ئۆکرانیا بەشێک وایە لە ئەمریکا و دوایی ئۆکرانیا هەڵگەڕایوەسا ئەمریکا چی بەرامبەرە کرد بۆ مەسەلەن ئەو کاتامانوت ئافرم ئەمریکا دەستی خۆش بە حەقی خۆتە ئەو کاتەش لە دژی ئەمریکابی بۆ مەگەر خەڵک لە بەرامبەر بەڵقەیەکە کە ئەمریکا خستێتە سەر کوبا پێوترێ الحديقة الخلفية لبيت الأبيض حديقەی پشتەوەی کۆشتی سپی وای ناوەێ لە بەروی لە پەنە ئەمریکا باشە حەسارێک کە ئەمریکا خستێتێ سەر کوبا هەمیشە مای ناڕزایەتی چەپەکان نەبووە هەمیشە جێگای بێزاری ئێمە نەبووە هەمیشە ئیدانە نەکراوە هەمیشە پشتیوانیکردن لە کوبا بەشێک نەبوو بۆ ئێستا کە هاتە سەر ئەوەی ئەمریکا نەخێر ئەگەر ئەمریکا بەهاتای کوبای داژی کردا چیانە کرد چەپەکان یانوت باشە دەستی خۆش بێ لە بەروی لە تەنیشتی خۆیەتی ممکنە هەڕەشی لێ بکە یا ئەگەر کوبابی بۆ نمونە لەگەڵ حلفێکی دژی هینە کە بە بەردەوامی لە تاریخی خۆیان کوبا لەگەڵ هەموو ئەحلافەکانە بۆ کە لە دژی ئەمریکای ئەوانە ئایا ئەمە حەقی ئەدا بە ئەمریکا بڕا کوبا وا لێ بکاکە کردی بۆ نمونە مەسەن ئەگەر ئەمریکا هەجومی کردۆ سەر گرەنادا هەجومی کرد سەر پەنەما لە ئەمریکای لاتینی ئەو تاوانەی کردووە هەمیشە ڕوبەڕووی ناڕزایی ئێمە نەبووتەوە بۆچی لە بەرامبەر ئەمریکا بێ بوەستینەوە کە ئەچێت تاوانەکە لە ئەمریکای لاتین بەڵام قبوڵی کەن کە بڕوا رووسیا بڕوا هین بە هەر لەبەرەوەی جاران رووسیا ئیتیحادی سۆڤێتی بوو ئەمە منطقێکی زۆر سەقەتە منطقێکی زۆر نادروستە و بڕای من ئێمەمانان
ئەبێ حساب لەسەر خۆمان یعنی ئەو پەڕۆیە کە دایە دڕین لەوێ بە حساب لەسەر ئەوە بکەیت بەیانی لە کوردستان شتێکی ئاوا ڕوویداوانە ئینسانە بێ موقفی چی بێ بچە یعنی بڕۆمەوە وەختە سلاحی خۆم وەرجێڕم بیکەمە ڕووی پارتی بۆ ئاخر بەس چ منطقێکە کابرا جێیشێکی داژیگەر هاتووە کوردستان داژیرەکە بە شەڕ لەگەڵ جێشیا بکەیت بڕایەوە تەواو بوو باسی ئەوە نییە مەسەلەن پارتی هەرچیەکە و یەکێکی هەرچیەکە ئەمانە شتی بیدائی و ئەساسی و ئەگەر تۆ نایکەی و ئەگەر بەشێک ناوی لە مقاومەت طبعا مقاومە دەکرێتە دەستی نەتەوەیەکانەوە دەکرێتە دەستی ناسیۆنالیستەکانەوە جەنگی مقاومەت مەسەلەیەکی ئەساسیە و ئێمە ئەگەر بەڕاستی کۆمونیستەکان لە دیفاع لە ئەو ئازادی خوازانە نەکەن کە لەم شەڕەیە بەشدارنەوەوانە هەڵەیەکی زۆر زۆر گەورەکەن شەماڵ ینی خاڵێکم نییە لەسەرەوە ئەگەر شتێک نەماوە بەرنامەکە کۆتایی پێدێنین نابارحاڵ بەس ئەوە بڵێن کە سبەینێش لە یادی هەشتی مارسا لەگەڵ ڕێگۆ ناسایی بەرنامەیەکی تایبەتمانەوێ بە هەشتی مارس لە پێشوازی هەشتی مارسا و بەرنامەکە تایبەتە بێ بە کاری ژنان و پێگەی کۆمەڵایەتی ژنان لە کوردستان لە پێشوازی هەشتی مارسا و بەرنامە تایبەتاکەین لەگەڵ گۆناسەعیدا بە ئاگاداری بینەرانی بگەێنەوە سپاس بۆ تۆ هیوا بەرنامەکەت بەڕێوە برد و سپاس بۆ بینەران کە تا ئێستا بینەری بەرنامەکەمان کاتێکی خۆش بۆ مولایەک